سلامەتان لێبێت بەو هیواین هەموو لایەکتان لەش ساغ و تەندروست بن و بەیانیتان پڕ بێت لا خۆشی و کامەرانی ئازیزانم بەو هیواین کە پابەندی ڕێنمایەکانی وەزارەتی تەندروستی بن لە ماڵەکانتان نێنە دەرەوە. ڕاستە ئەمشەو وەزارەتی ناوخۆ کە بڕیارێکی تازەی دەرکرد بەو هیواین کە ئێوەش پابەند بن پێوە و دڵنیا بنەوەی کە قەدەغەکردنی هاتوچۆ لە هەرێمی کوردستان لە سوود و قازانجی هەریەک لە ئێمەوە و بەو هیواین کە ئێوەش پابەند بن پێوە و پاک و خاوێنی ڕابگرن زوو دەستەکانتان بشۆن تا هەمووان بتوانین بەسەر نەخۆشی کۆرۆنادا سەرکەوین. ئازیزانم بۆم ڕۆژ لا پرۆگرامەکەمان سێ تەوەری سەرەکیمان بۆ ئامادە کردوون. تەوەری یەکەممان و سەرەتامان باس لە نەخۆشی درێژخایەنەکەین و کاریگەری کۆرۆنا لەسەر ئەم کەسانەی کە ئەم نەخۆشییانیان هەیە. وەک ئەزانین کە لە سەرەتای بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا هەتا ئێستا باس لەوە دەکرێت کە ئەو کەسانی نەخۆشی درێژخایەنەکانیان هەیە وەکو نەخۆشی دڵ، نەخۆشی شەکرا، نەخۆشی زەخت، ئەمانە کاریگەری نەخۆشی کۆرۆنا لەسەریان زیاترە. ئێمە ئەمڕۆ باس لەوەکەین هۆکاری چییە و نیشانەکان لەم کەسانەدا چۆن دەرئەکەون و ئەو کەسانە پێویستە لەم حاڵەتێکی ئێستا هەرێمی کوردستانی تێکەوتووە ئەم نەخۆشیە بڵاوبۆتەوە چی بکەن و ڕێکارەکان کە لە ماڵۆن ڕۆژانە چۆن کاتەکانیان بەسەر بەرن، خواردن چی بخۆن و چۆن کاتەکانی خەویان ڕێک بکەنەوە. ئەمە تەوەری یەکەممان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری دووەمان. لە تەوەری دووەماندا ڕاستەوخۆ لە کەرکووک و لە ستۆدیۆکانمان لە کەرکووکەوە میوانێکمان لەگەڵ دەبێت و وەڵامی پرسیارەکانمان دەداتەوە. باس لە ئەرک و ڕۆڵی خێزان دەکەین لە ئێستادا. وەک ئەزانین کە بەداخەوە لەگەڵ هاتنی نەخۆشی کۆرۆنا بۆ هەرێمی کوردستان زۆرێک لە خێزانەکان کەم دەرامەتن و ناتوان پێداویستەکانی ڕۆژانەیان دابینکەن. هەرەمە بۆتە هۆکاری ئاژاوە لە ماڵەکانیان و ناکۆکی لە ماڵەکانیان وەکو لە ئامارەکانیشدا هاتووە لەگەڵ هاتنی نەخۆشی کۆرۆنا بۆ هەرێم ژمارەی توندوتیژی لە هەرێم زیادی کردووە. ئێمە ئەمانێت بزانین کە هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە و ئەرکی دایک و باوکان و خێزان چییە لەم حاڵەتەدا کە ئێمە بەرەنگاری نەخۆشی کۆرۆنا ئەبینەوە تا چەند پێویستە ئامۆژگاری منداڵەکانیان بکەن کە کاتەکانیان بەشتی بە سوودەوە بەسەر بەرن، تەنها کاتەکانیان بۆ یاریکردن و سەرقاڵبوون بە ئەنتەرنێتەوە بەسەر نەبن و لە هەمان کاتیشدا پێویستە چی بکرێت تا بتوانین هەمووان بێکۆ پلانێک بۆ ڕۆژانەمان دابنین لەم کاتێک کە کۆرۆنا هەیە و ئەوی بتوانین هەموومان لە ماڵەکانمان کاتەکانمان بە خۆشی بەسەر بەرین. ئەمەش تەوەری دووەممان. دوا بە دوای ئەوە چینە سەر تەوەری سێهەممان باس لە وەرزش ئەکەین لە ماڵەوە. وەک ئەزانین کە ئێمە لە پێش بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا زۆرێک لە ئێمە لە هۆڵەکانی لەش جوانی یاریمان ئەکرد و بە سەرپەرشتی ڕاهێنەرە بەڕێزەکان ڕۆژانە یاریەکانمان ئەکرد. بەڵام لە ئێستادا لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا ناتوانین بڕۆینە دەرەوە، قەدەغی هاتوو چۆیە و ناتوانین بچینە هۆڵەکانی لەش جوانی. بۆیە پێویستە هەرێک لە ئێمە لەگەڵ ئەوەی کە جوڵەمان کەم بۆتەوە زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بەسەر ئەبین بێگومان پێویستە کە کاتێکی کەمیش بێ وەرزش بکەین بۆ ئەوەی کە هەم تەندروستێکی باش و هەم لەشێکی ڕێک و جوانترمان پێ ببەخشێت. ئێمە ئەمڕۆ باس لەواکەین ئەو وەرزشانە چین لە ماڵەوە پێویستە بکرێت و لە کیرا بکرێت و ئەو کەسانی پێشتریش لە یاری بوون پێویستە ئێستا چۆن بەردەوام بن لەسەر وەرزشکردنیان و تا چەند گرنگە هەرێک لە ئێمە و منداڵەکانیشمان فێر بکەین بۆ ئەوەی کە ڕۆژانەگەر کاتێکی کەمیش بێت وەرزش بکەن. ئەمە تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمانە بۆ هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بن و سوودی لێوەربگرن. بەڵێ عزیزانم وەکوتمان لا تەوەری یەکەممان و سەرەتاماندا باس لە کاریگەری نەخۆشی کۆرۆناکەین لەسەر ئەو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە. وەک ئەزانین کە لە ئێستادا زۆر کەس هەن لە هەرێمی کوردستان نەخۆشی درێژخایەنیان هەیە و ڕۆژانە دەرمانی ئەو نەخۆشیانە بەکار ئەهێنن. ئێمە ئەمڕۆ باس لەوە ئەکەین کە ئایا تا چەند نەخۆشی کۆرۆنا کاریگەری هەیە لەسەر ئەم کەسانە و نیشانەکانی چۆنە و هۆکارەکەی چییە کە لەم کەسانەدا زیاتر کاریگەری هەیە و باس لەوە ئەکەین تا چەند گرنگە خواردن و کاتی دەرمانەکان و خەوتنیان ڕێکبکەنەوە کەسانە بۆ ئەوەی کە ئەو نەخۆشی کۆرۆنا کاریگەری زیاتری نەبێت لەسەریان. هەر بۆ مەبەستەش دکتۆر سوارە عەلی پسپۆڕی نەخۆشی هەناویەکان لامان میوانە. دکتۆرە گیان سڵاو لێوە بەیانیت باش بێت. سڵاوێش باش، زۆر سپاس. زۆر سپاس بەمەخێراتیکەتان. دکتۆر با سەرتا باسێک لەوە بکەین کە پێناسەیەک بۆ نەخۆشی درێژخایەنەکان بکەین، بزانین کە نەخۆشی درێژخایەنەکان کام نەخۆشیانە ئەگرێتەوە. بەڵێ هەر لە ناوەکەی دیارە ئەم نەخۆشانن کە کاتینین کە ئەنی نەخۆشیەکە بەردەوامە لەگەڵ کەسەکە کە تووشیە بێت. بەڵێ منە باسکە نەخۆشیەکانی دڵ کە درێژخایەن بۆ نۆکو زەبحەی دڵە یان سکۆڵەی دڵ ئازاری بۆ دروستە بێت یان سستی دڵ یان فشاری خوێنی بەرزە. ئەمانە نەخۆشی درێژخانە نەخۆشیەکانی دڵ یان نەخۆشی شەکرە یان نەخۆشی درێژخانەکانی گورچیلە بۆ منە گورچیلەی سستە لەگەڵ گورچیلەکە فشاری خوێنی بەرزە یان نەخۆشیەکانی درێژخانی جگەر کەسەکە تووشی تەشەمەعی جگەر بووە. ئەمە یەکێکە لە نەخۆشی درێژخانەکان. یان هەر نەخۆشی ڕۆماتیزمەیە
یان ئەو کەسانی کەەوە چارەسەری بەردەوامیان هەیە بۆ ئەم حاڵەتێک کە تووشیانە بێت دەمەش لە زمینی درێژخانەکانە و بە شێوەیەکی گشتی درێژخانەکان ئەمان ناگرنەوە بۆ ئێستا گرنگن لەبەرەوەی ئەم نەخۆشیانە مەترسی زیاتریان هەیە بۆ توشبوون بە نەخۆشی مانکەکان لەبەرەوەی ئەبێت دڵنیا بێت هەر کەسێکەوە هەر حەبێ بەکارێنێ بۆ فترێکی دوور درێژکردن دکتۆرەکە داوای لێکردەوە بەکاربوونە بە شێوەیەکی گشتی بە نەخۆشی درێژخان هەژمارەکرێت. دکتۆر سوارە با باستێک لەوە بکەین کە ئایا هۆکار چییە کاریگەری نەخۆشی کۆرۆنا لەسەر ئەو کەسانە زیاترە کە نەخۆشی درێژخانیان هەیە و نیشانەکانیان چۆن تیا دەردەکەوێت ئایا زیاترە لە کەسێکی ئاسایی یاخۆت هەروەکو کەسێکی ئاسایی نیشانەکانیان تیا دەردەکەوێت؟ بەڵێ بەنسبەت نەخۆشی کۆڤید 19 کە بە کۆرۆنا خەڵک ڤایرۆسەکە زیاتر ئەیناسێ بە شێوەیەکی گشتی تاسی لە ڕێڕەوی هەناساکات لەبەرەوە ئەبێ ئەم کەسا کو ئەندامی هەناسایی ڕێکوپێک بێت تەندروست بێت سووری خوێنی ڕێک بێت لەبەرەوە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانی هەناسیان هەیە وەکو ڕەبۆ وەکو حەساسی قورگولوت و دەم یان نەخۆشی هەوکردنی بۆ ڕێەکانی هەناساکە پێوترێ COPD بە ئینگلیزیەکە ئەمانە بێجگە لەم حاڵەتی نەخۆشی پمپیان هەیە حەوی تاواویان هەیە خۆپاراستنی بەردەوامیان هەیە لە بە ئەوی تووشی حساسیە تووشی هەناسەتونیەکە نەبن ئەمانە کاتێک خۆیان سیەکانیان بە شێوەیەکی ناتەندروستە کە تووشی حاڵەتەکە ئەبن مانکەکانیان زیاترە لەبەرەوە لەشێکی پێویستی لەشێکی تەندروستی پێویستە بۆ بەرگری بوون لە نەخۆشی کۆرۆنا ئەمما بەنسبەت سیەکان بەنسبەت دڵیش هەمان شت لەبەرەوەی لە حاڵاتی توش بوون بە نەخۆشی کۆرۆنا پێویستە کە سوورە خوێنی تەندروستیان هەبێ و کەسانی کە فشاری خوێنیان هەیە کۆسانی کە نەخۆشی دڵیان هەیە سزبوونی دڵامانە لە حاڵەتی توش بوون بە نەخۆشیە کە مانکەکان تیا زیاتر دەرەکەون وەک لە کەسێکی ئاسایی لەبەرەوە لەوانەیە هەم نیشانەکانیشان جیاواز بێ هەم مانکەکانیشان جیاواز بێ لەبەرەوە ئەمانە گرنگن سەرەتا خۆیان بزانن کە ئەمانە کێن هەروە حاڵەت ترمان هەیە دابەزینی بەرگری لەش بەهۆی نەخۆشیەکە یا بەهۆی بەکارێنی ئەم چارەسەرەکە بۆ نەخۆشی تر بەکارێت بۆ منە بە نمونە حەبی پریدنیزۆلۆن بۆ هەنە حاڵەت تایبەت بەکار لە نەخۆشی ڕەماتیزما لە نەخۆشیەکانی تر یان نەخۆشی شێرپەنجە بە شێوەیەکی گشتی کە بەرگری لەشیان کەمە ئەمانە لە سەرەتادا ینی بەبێ نەخۆشی کۆرۆنا هەر بە پەتایەکی ئاسایی بەتایبەتیوانی کە نەخۆشی شێرپەنجیان هەیە یان پریدنیزۆلۆن بەکارێن بە شێوەیەکی درێژخان لە سەرەتادا ئینفلۆنزا یان هەڵەمەتێکی ئاساییان مانکەکانی تیا دەرەکەوێت چاکبوونەوەیان کاتەکەی زیاترە چجای لە حاڵەتی توشبوون بە نەخۆشی کۆرۆنا لەبەرەوەی ئەم کەسانە هەم ئەبێ خۆیان وریاتر بن لە فترێ هەم ئەو کەسانی کە چاودێریشان نەکەن ئەنجا لە ماڵەوەن لە هەر شوێنەکەن. ڕاستە دکتۆر سوارە با بینە سەرەوەی کە کاریگەریەکانی ئەم نەخۆشیە ئایا وەکو کەسێکی ئاسایی لەسەریان بڵاو ئەبێتەوە یاخۆت کاریگەریەکانی بە خێرایی تەشەن ئاکار لە ناولەشی ئەم کەسەدا کە نەخۆشی درێژخایانی هەیە؟ نەخۆشی کۆرۆنا لەبەرەوەی لە سەرەتایە زیاتر ئێمە پشتەوەستین بە ئامارانی کە لە سین بڵاو بێتەوە لەبەرەوەی سەرەتا لەوێ بڵاو بۆتەوە دەرکەوتووە کە زۆرترین نیشانەی کۆرۆنا بریتە لە کۆکە لە هەناسەتونی و تا بەڵام بۆشی هەیە نەخۆشەکە بە شێوەی هەست بە شەکەت و ماندووبوون بکات یان لەوانە بەس هەست بە ئازار بکەن ئازاری سەری بیان ئازاری شوێنێکی تر بێت لەوانەیە هۆکار بۆ منە لەوانەیە بە شێوەی سکچوون و ڕشانەوە دەرکەوێت سەرەتا بەتایبەتی لە مناڵان لەبەرەوە شەرط نییە ئێمە بڵێن بەس کۆکە و هەناسەتونی و تا لەم کەسانە بەدەرەکەوێت لەوانەیە بەهۆی دابەزینی بەرگری لەشیان یان بەهۆی بۆی نەخۆشیێکی تر بە شێوەیەکی تر بن بەنمونە باسکەن کەسێک ئەگەر سستی دڵی هەبێ لەوانەیە پەتاکە تیا سەرەتا تیا دەرکەوێت سەرتا بە شێوەیەکی سادە دەرکەوێت یان لەوانە هیچ نیشانە بێت بەڵام بگاتەوە حاڵەتێکت کاریگەری لەشکا لەوانە بێتە هۆی کۆبوونەوەی ئاو لە سیەکانی کە حاڵەتێکی تایبەتە نیشانەکانی لە کەسانی کە نەخۆشی درێژخایانیان هەیە جیاوازترە وەک لە کەسێک بڵێ بۆی هەیە جیاواز بێت بۆ هەیە جیاواز لەبەرەوە ئەو کەسانی کە نەخۆشی درێژخانیان هەیە ئەبێ زیاتر چاودێری خۆیان بکەن و سەیری ڕۆژانە سەری نیشانەکانی خۆیان بکەن بۆ منە هەستەکە ئەمڕۆ بەبێ ئەوەی هیچ هۆکارێکە بێ شەکەت و ماندووبوونێکی زۆری هەیە ئەمڕۆکە بەبێ هیچ هۆکارێکی بێ هەستەکە ئازارێکی زۆری هەیە هەستەکە ئیشتیهای نەما هەستەکە بۆ منە لە چاو جاران زووتر ماندوو ئەبێت یان ئەوە تا هەستەکەت هەناسەتونیەکەی بۆ منە لەگەڵ کۆکێک دروست بۆ شەرط نییە زۆر بێت ئەبێ وریاتر بێت سەیری ڕووداوەکان بکات بەرەوکی ئەچێت ئەگە زانیت فەرقەکە لەگەڵ ڕۆژانتر پەیوەندی بکات بە پزیشکی پسپۆر یان بەو شوێنی کە پێشتر چاودێری کردووە یان خۆشبەختانە ئێستا
لە تیڤەکان ئێوە لەگەلی کوردستان بەرنامەی کلینیکتان هەیە لە کورسات دکتۆرس ئۆن ئێر هەیە بۆی ئەم نیشانەی کە دروست بووە هیچ پەیوەندیان بۆ هەیە پەیوەندی بە حاڵەتەکەەوە هەبێ یانە بۆی وریاتر بێت. بەڵێ دکتۆر باباسێک دۆکەین جیاوازی چیە لە نێوان ئەو کەسانی کە لە تەمەنێکی زۆردا نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە لەگەڵ ئەوانەی کە منداڵن ئەم نەخۆشیانیان هەیە یاخود گەنجن ئەم نەخۆشیانیان هەیە ئایا کاریگەرەکانیان زیاتر یاخود کەمترە؟ بەنسبەت نەخۆشی کۆرۆنا تەمەن ئێستا دیاری کراوە لە هەموو وڵاتەکانانی کە توش بوون تەمەنێکێکە لە مەترسی ینی ڕسک فاکتەرە لە مەترسی هۆکارت بە توشبوون بە نەخۆشیەکە و ماکەکانی بەخشەیەکی خراپتر داناوە بۆ منە 6 ساڵیان داناوە لە وڵاتی ئەوروپی ئەمریکیکەوە 6 بەسەرەوە مەترسی توشبوون بە ماکەکانی نەخۆشەکە زیاترە وەک لە خوار 6 بەرەوە ئەمە ئەمڕۆکە ئەگەر نەخۆشی هەبێ و نەخۆشی نەبێ ئەمەکانە ئەم کەسانە ئەبێ جیا بکرێنەوە ئەبێ وریاتر بێن وەکو باسمان کرد زیاتر جیا بکرێنەوە بەنسبەت نەخۆشی درێژخایەن فەرق ناکە ئەگەر بەتەمەن بێ یان زۆر مناڵ بێت بە دڵنیاییەوە زۆر بەتەمەن ئێمە هەر بەش قاعدێکمان هەیە لە پزیشکی ئەمانەی کە زۆر بەتەمەن ئەوانەی کە زۆر مناڵن هەردووکیان بەرگریان کەمترە لەبەر چی هۆکارەکەی چ لەبەرەوەی ئێستا دەرکەوتووە لە نەخۆشی کۆڕۆنا ئەمانەی لە تەمەن خوار 1 ساڵەوەن لەگەڵ سەری و 6 وەکو باسمان کرد ئەم دوو تەمەنە زیاتر ماکانیان تا دەرەکەوێت ئەگەر نەخۆشی درێژخانیان هەبیان نیان بێت بەڵام نەخۆشی درێژخان ناوەکە لە خۆیەتی ینی ئەم کۆ ئەندامی بەش لە شێکی جەجگەر بێت گورچی لە بێت هەناسە بێت دڵ بێت بە شێوەیەکی ناتەندروست ئیشەکات لەبەرەوە فەرق ناکە گەورە بیان بچوو بە دڵنیایی و تەمەنی زیاتر بێت ماکەکانی زیاترە وەک لە مناڵ بەڵام مانەی ئەوە نییە کە نەخۆشی درێژخانی هەبێ ینی کەسێکی تەندروستە بزانێت کەەوە کۆ ئەندامێکی لەشی لە حاڵەتی توشبوون بە نەخۆشیەکە وڵامدانەوەی بۆ ئەم نەخۆشیە درەنگترە بێ سسترە بێت لەبەرەوە لەوانەیە ماکان زووتر تیا دەرکەوێت لەبەرەوەکو بەزانین کە ئەم نەخۆشیە کۆرۆنا سەرەتا 1970 بە شێوەیەکی هەڵامەت و پەتایەکی سادە ئەیگرن ئەبێ لە سەرەتاوە خەبی بخوات پێش ئەوەی ماکان تیا دەرکەوێت سەردانی بۆ منە خۆشبەختە بنکە علی ناجی هەیە 24 ساعات ئەتوانین سەری لێبات پشکینێ بکات مەترسی بە توشبوون نەخۆشیەکە هەیە پشکینی خوێنەکات ئەشیعاکات یعنی نابی ئەمانە لە سەرتا خۆن ئەهمال بکەن چاوەڕێ بن هەناسەتونیان توش بێ چاوەڕێ بن کۆکان توش بێ چاوەڕێ بن تایان توش بێ ئەگە هەسەیریان کرد پژمێکیان هەیە هەنا خۆرانێکی قورگیان هەیە کۆکێکیان هەیە کە توش بوون جیاوازن لە ڕۆژانتر سەردان مشورێکی خۆیان واتە ئەگەر نیشانەشیان نەبوو پێویستە پشکنین بکەن ناشەر نیە ئەگەر نیشانیان نەبوو وەکو ڕۆتینیاتی ڕۆژانتر بوو بەس ڕێنمای گشتەکان بەکارن دەستشۆردن دوورکەوتنەوەیە خواردنی تەندروستە ئەمانی کە دواتر باسی دکتۆر باباسێک لەوە بکەین کە زۆر نەخۆش هەیە ڕۆژانە سەردانی مانانە بۆ پشکنی سەردانی پزیشکی پسپۆڕی کردووە و دەفتەری نەخۆشی درێژخایەنی هەبووە بێگومان پێویستە لە ئێستاشدا لەسەر پشکنین بەردەوام بێ بەڵام ئێستا بە هۆنەی قەدەغی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ناتوانێت بچێتە دەرەوە و بچێتە لای پزیشکەکان چی بکات بۆ ئەوەی کە بزانێت ئاستی نەخۆشیەکەی گەشتۆ بەکوێ لە ماڵەوە؟ ئەمە بەنسبەت فشاری خوێن خۆشبەختانە بۆ هەموو جیهازی زەختەکەی هەیە لە ماڵەوە توانێت پشکنین بکات ئەگە زەختەکەی بەرز بوو وەکو باسماکەیان بەرنامەمان هەیە ڕەشە ئێواران ڕاستەخۆ تەلەفۆن بکات بۆ ئەو پزیشکی پسپۆڕێکە لە بەرنامەکەیە ڕێنمایی باتێت چۆن حەبەکانی زەختەکەی بەکاربێنێت زۆرترین هۆکاری بەرزبوونەوەی فشاری خوێن بە ناڕێکی بەکارهێنانی دەرمانەکەی خۆەتی ئەمانەی کە شەکرەیە ئەدیسان خۆشبەختانە جیاز هەیە توانێت پێشدان 2 ساعت دوانیان پشکنی شەکرەیە بکە لە ڕێگەی خوێنەوە ئەگەر بۆ منە لە سەری 180 بوو ئەو خواردنی کە خواردوێتی مادەنی شاستەکانی کەم بکاتەوە یان ئەم حەبانەی گازانی بەردەوام بەرزە پەیوەندی کات بە پزیشکی پسپۆر لە هەر ڕێگەیەکەوە بێت بۆی چارەسەرەکەی ڕێک بخات بەڵام ئەوانەی کە وەکو باست کرد نەخۆشی درێژخانیان هەیە مانگانە عیلاج وەرەگرن ئەگەر بێت و نەخۆشیەکەی لە کۆنتترۆڵا بێت ئەتوانێت 3 مانگ جارێک 2 مانگ جارێک سەردام بکات ئەتوانێت لەم فترەیە ئەگەر هیچ گرفتێکی نییە بەس چارەسەرەکەی خۆی بەردەوام بێت ئەمانەی کە پەیوەندی بە نەخۆشخانەی هیواوە هەیە خۆشبەختانە 3 ڕقەمیان داناوە کە ڕۆژانە ئەتوان تەلەفۆن بکەن پێویستەکە سەردام بکەنیان بەس چارەسەرەکە وەگرن لەبەرەوەی گرفتەکە لە نەخۆشەکە خۆیەت ئەتوانێت کە سوکارەکەی بچێوەری گرێکەوان لە ڕووی بەرگری لە شەوە تەندروستن
لەبەرەوە ئەبێ ئەمڕۆکە وریای بێت نەک بەبێ هیچ ڕێنمایی وەگرتنێک و سەردانی خستخانەکان کە لەبەرەوەی بەرکەوتن و توشبوون بە نەخۆشی یان کەشوهەوای نەخۆشخانەکان لە سەردەمە لەوانێ تەندروست نەبێ وا باشە وریایی زیاتر هەبێت. بەڵێ دکتۆر بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە هەنێکیان ئەنسۆلین بەکارێن دەرزی ئەنسۆلین ئەمەوێت بزانم کە تا چەند گرنگە لە ژێر چاودێری پزیشکی پسپۆرە ئەم دەرزیە بەکاربهێنێ و لە ئێستاشدا وەگەزانین کە قەدەغی هاتوو چۆیە نەخۆشەکان ناتوانن بچنە دەرەوە ئەمە چۆن بەکارێت؟ بەکارهێنانی ئینسۆلین لە جۆری یەک یان لە جۆری دوو لە جۆری یەک بریتە لە بەکارهێنانی دەرزیەکە ڕۆژانە. ئەم کەسەی کە بەکارێنێت بە دڵنیاییەوە ئەبێ ڕێنمایی تەواوی هەوەگرتی بێت هۆشیارێکی تەواوی هەیە بەکارهێنانی دەرزیەکە لە بەرەوەی گرفتێکی ڕۆژانەیەتی ئەبێ پێش ئەمە حازرکرا بێت بۆ ئەوەی کەوا چۆن دەرزیەکان بەکارمە شوێکی گشتی دەرزی لێڵ و ڕوونمان هەیە لێڵەکان سابتن زیادکردن و کەمکردنەکەی پێویستەکە بە پزیشکی پسپۆر جاوەکو باسماکە لە بەرنامەکانەوە تەلەفۆنەکە چۆن دەستکاری بکات بەڵام بە نسبەت دەرزیە ڕوونەکە کە بەکارێت ئەتوانێت پشکین بە گوێری پشکینەکانی بێت بۆ منە پێشنانەکەی کۆنتترۆل یان کۆنتترۆل نییە بۆ منە یان دوایانەکەی کۆنتترۆل یان کۆنتترۆل نیە توانێت جەدوە لێ بکات لە ماڵەوە ئەگە دەرکەوت پێشنانەکانی لە خوار 130ەوە بێت ینی شەکرەکەی کۆنتترۆلە ئەگەر 2 ساعت دوای ناخواردن شەکرەکەی گر لە 180 کەمتر بوو مانەوێت شەکرەکەی کۆنتترۆل ئەنجە چ جای جۆری یەک بیان چ جای جۆری بەڵام ئەگەر بێت و بەرز بوو ئەتوانێت دەستکاری دەرزیار ڕوونەکە بکات ئەوە کە ئیسۆلین سافی پێوتر ناو خەڵکە نەسراوە یان نۆڤۆڕاپێدیان هەر ناوێکی تیجاریترە ئەتوانێت ئەمە دوو یونت 2 دەرەجە زیاد بکات هەتا وەکو پەیوەندیە کات بە پزیشکێکی پسپۆر یان لە بەرەوەی تێکچوونی ئینسۆلین یان بە شێوەیەکی گشتی باسەکەین کەسەکە ڕێنمایی تەواو وەرناگرێت بۆ لاخۆپارێزی لە خواردنەکان خواردنەکانی ناتەندروستە بەتایبەتی لەم کاتە جوڵە کەمە هەموو خواردنێ دروست دەکرێت لەم فترێکە زۆر بەیان نیشاستن دووەم حاڵەتیان لەوانەیە بەهۆی گرفتێکی ترەوە بێ بۆ منە تێکچوونی خەوە بێ قەلەقی بێت یان نەخوتوشی هەوکردنی بەشێکی لەشی وە ئەبێ وریات بۆ منە وشیلەکانی هێشێ هەناسەتون بووە تای توش بووە ئەبێ ئەمانە هەموو ئاگادار بێت لەم فترەیە وەکو باسمان کرد شەکرێت لە زمانی ئەمانەیە کە بەرگری لەشیان کەمە لە زمانی نەخۆشە درێژخانەکانە ئەبێ وریاتر مەعاملە بکات. ڕاستە دکتۆر بابینە سەر بەکارهێنانی دەرمان وەکەزانی کە لە ئێستادا هەمووان لە ماڵەوەین و زۆربەی کاتەکانمان بەخەو بەسەر ئەبین و زۆر کەس هەیە تانیۆڕۆ ئەخەوێت ئەمە باس لەوە بکەین کە بەکارهێنانی دەرمانەکان پێویستە چۆن بێت ئایا هیچ کاریگەری هەیە لەسەر ئەو کەسە ئەگەر هاتو درەن خەبەری بۆ بەیانیان نەیتوانی دەرمانەکانی بخوات؟ پرسیارێکی زۆر جوانە بەڕاستی ئەمەش گرفتە لە جیهانە پێشتر ڕێنمایی تایبەت دەرچۆ بەم کەسانان بەبێ ئەم ئەزمەیە لە بەرەوەی کەسانێکن داوامی ئێشگریان هەیە 12 ساعتیە 8 ساعتیە 24 ساعتیە لە بەرەو خواردنیان جیاوازە خەویان جیاوازە ئەمانە ڕێنمایی تایبەتیان هەیە شەکرە بێیان هەر نەخۆشی تر بێت ئەمانی کە عیلاجەکانی هەبێت لەم فترێ کۆرسێکی بۆ منە ئیلتیاباتی وەکرد و سێژەمەیە ئەمە ناچارە بێت خەوەکەی ڕێ بکاتەوە تاوەکو ئەو وەگرێت بەڵام ئەو کەسانی کە شەکریان هەبێ ئەبێ پەیوەندی بکەن بە پزیشکی پسپۆرە لە بەرەوەی بە گوێرەی ژەمەکان دەرزێکیان بۆ ڕێکخە نەک لە خوانەوە بڕیار بۆم بەم نەکەسەکە بەانی دەرزیەکی هەیە دەرزەکە بەکار بێنی و بخەوێتەوە نیوەڕۆنانەکە بخوا بێتە هۆی دابەزینی شەکرە گرفت و ماکەکانی زیاتر بۆ دروستەکات لەبەرەوە ئەبێ بزانێت کام دەرزی ئەتوانێت بکات کام دەرزی ئەتوانێت نەکات بۆ منە بە نسبەت شەکرە باسکەین ئەگەر بەس ئینسۆلین بەکاربێنێت ئەتوانێت ئینسۆلینە سافیەکە واز لێ بێنێت ئەگەر بێت و ژەماکە ناخوا بەڵام ئینسۆلینە لێڵەکە بە گوێرەی جەدوەل بڕۆ لەبەرەوەی ئینسۆلین لێڵەکە زیاتر ڕێخستنی بەردەوامی شەکرەیە لە خوێن پەیوەندی بە ژەمەکانەوە نییە بە شوەیەکی گشتی لەبەرەوە ئەتوانێت بەو شێوە بەکاربێنێت ئەگەر بێت و ئینسۆلین لە جۆری شەکەی جۆری دوو بەکاربێنێت بۆ منە ئەبین دەرزیەکە ڕۆژی یەک جار بەکارێنێت لێڵەکەیە ئەمە زۆر گرفت دروست ناکە بە تێکچوونی گۆڕینی ژەمەکان بەڵام ئەگەر بێت و حەبەکە یەک جار بەکاربێنێ ئەبێ حەبەکە بکاتە ئەو کاتێکەوە ژەبە زۆرەکەیت یان ژەمێک زۆرتر ئەیخواتکە لەسەریشی ناخەوێت بۆ منە ئەبێ وریای کاتەکانی خۆی بێت کەس پەیوەندی ئەکات بە پزیشکی پسپۆر ڕۆژانی خۆی بۆ باسکە بۆی بە گوێری ڕۆژانەکەی جەدوەلەکەی بۆ ڕێخات بەڵام بەکو باس ماکرە ئەو حەبانێک کە 8 ساعت جارێکە بێ بەکار بێت بۆ ئەوەی
کاریگەریەکەی دەرکەوێت بەتایبەتی لەوانی کە بۆ التیهابات بەکارێت ئەوە ناچارە ئەبێ خەوەکەی ڕێک بخاتەوە لە کاتی خۆی چارەسەرەکان وەگرێت. دکتۆر بابینە سەر ژەمەکانی خواردن وەک ئەزانین هەر باسمان لەوە کرد کە زۆربەی کەس ئێستا درەن هەڵەسێ لە خەوە ژەمەکانی زیاتر بووە بە 2 ژەم و ژەمی شەوانیش زیادی کردووە. ئەمە بزانم ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر و کەسانەی کە نەخۆشیە درێژخایەنەکانیان هەیە؟ بەدڵنیاییەوە شتەکانیان تێکەچێ بۆ منە هەم بە زەختەکەی هەم بە شەکرەیە هەم بە هەتاوەکو لە ڕووی مەناعیشەوە باش نییە لەبەرەوەکو ئەزانین کەوە مەجموع کۆمەڵە هۆرمۆنێک لە لەشیان بە شێوی فەسلەجە بە شێوەیەکی سروشتی 3 بەیانی دەرەچن بۆ منە 4 بەیانی دەرەچن یان هەنێک ڕێخستنەوەی لەش هەیە هۆرمۆنەکان لە کاتی دیاریکراو لە لەشا دەرەدرێن بۆ منە سعات 9 مەجموع هۆرمۆنێک هەیە بە شێوی تەندروستە دەرەدرێن بۆ منە هی گەشەیە هی غودەیە ئەمانەوە ئەکات کە ئەگەر بێت و خەوەکەی ناڕێک بێت تەئسیر بە شێوەیەکی گشتی لێ ئەکات لەبەرەوە ئەبێ ئەم کەسانە دڵنیا بن ینی زۆر گرنگە ئەگەر شەوانە ژەمێنەوە زۆر درەنگ نەمێنەوە دووەمیشیان ئەگەر ئەمێنەوە زۆر ئاگیان لەم خواردنانە بکە لە ژەمی سەرەکی نایخۆن بەڵام بە شێوەیەکی لاوکی ئەخۆن کەچی ئەبینین مادێکی تاقێکی زۆری تیا لە سەرچاوی نیشاستن بێهۆی تێکچوونی زەختەکەیانن بۆ منە خواردنەکەخوا چاوری زۆرتیا بێت هۆی بەرزبوونەوەی فشاری خوێنەکەی لەبەرەوە ئەو گرنگە ئەو خواردنەی کە ئیخوات ڕێژەکەی چەنە کەمیەکەی چەنە بۆ منەگە ئەمڕۆ ئەم ئێوارێ بەنیازە سەعات 10 شەو خواردنێک بخوات گرنگەوەی ئێوارەکەی یان نەیخوات یان شتێکی زۆر کەم بخوات و بەلایانی کەمەوە خۆ 2 ساعت بۆ 3 ساعت جیاواز بێ لەگەڵ خەوەکەی بۆ ئەوەی ڕاستە خۆ پێشنانەکان نەیخوات گرفتەکان زیاتر دروستە بن. دکتۆر باباسێک لەو بکەین کە پێویستە لە ژەمەکانی خواردنماندا چی هەبێت وەکو کەسانەی کە نەخۆشی درێژخایەنیان هەیە پێویستە ڕۆژانە چی بخۆن و لە چی بە دوور بن بۆ ئەوەی کە تەندروست باش بن؟ لازمنی لەشی تەندروست ئەبێ ڤیتامیناتمان ڕێک بێت لەبەرەوەی ڤیتامینات زۆربەی شەڕەکانی خانەی لەش ڤیتامیناتەکان ڕێکی خانێنی پێکاتێکی سەرەکین لە ڕێخستنی خانە بۆ منە خانەی کە بەرگریەکەن و خانەی کە هەرسەکەن ئەم خانە پێویستیان بە ڤیتامیناتێکی ڕێک پێ بێت کە لەو کە خواردنە سەرەکیەکان کە خواردنی سەرەکی باسەکەین بەمەسمان نیشاستا پرۆتین چاوریە ئەمانە وزە دروستەکان لە لەش ئەبێت هۆی بەردەوامی و جوڵە ئەمانە بەڵام ڤیتامیناتەکان لەگەڵ مادەکان زاییەکان کە بە شێکی کەمتر لەش پێویستی پێێتی ئەمانە پێویستن بۆ تەواوبوونی بۆ ڕێکبوونی خانێکی تەندروست چ لە بەرگری بێت چ لە هەناسە بێت چ لە دڵ بێت چ لە سۆڕی خوێن بێ بۆ ئەمەش ئەبێ سەوزە و میوەی تەندروست بخۆن لە هەموو ڕێنما تازەکان ئەوەیە کە ڕۆژانە 3 بۆ 6 ژەم یان 3 بۆ 5 جار میوە و سەوزە بخۆنجە بە شێوی قاش بێت بە هەر شێوەیەکی تر بێت بکەم و زۆر ئەبێ تیای بێت لە خواردنەکانیان دوور بێت لە سوورەوەکراو لە بەرەوەی سوورەکراو چاورێکی زۆری تیا خواردنەکانیان دوور بێت لە هەموو خواردنەکانە بریتی نەبێت لە نیشاستە بۆ منە ژەمە گۆڕی تیا بکەن بۆ منە ئەم ژەمە نیشاستە بوو 2 سەرچاوی نیشاستەی تیان نەبێ بۆ منە برنجە خوانانی با لەگەڵ نەبێ یان ئەم ژەمەی قورس بوو با ژەمەکەی تر بەس میوە بێت بۆ ئەوەی بتوانێت کەوە لەش ئەم قورسای کە هەیەی هەرسی بکات کاریگەری کەمتر بێت خواردنە تەندروستەکان لە ئێستا کە ڤیتامین ئەی و دی و ئی و ڤیتامین سی تیا بێ بریتە لە مزرەمینەکان میوە لیمۆیە پرتەقاڵە لەگەڵ سەوزەوات بە شێوەیەکی گشتی لەگەڵ گوێز و باەم ئەم بابەتانەیە یعنی میوە و سەوزە بە شێوەیەکی گشتی زۆر پێویستن بۆ بەرگری لەش زائیدەن بێژگەلەوەی کە خواردنی خەوی تەندروست وەرزش ئەمانە هەموو گرنگن بۆ ئەوەی کە بەرگری لەشمان لە شێوەیەکی تەندروست بێ ئێستا خۆ ئەمە ڕۆژانە ئەیبینین لە خەستەخانە بۆ منە کەسێک کە پەتایەکی ئاسایەگرێت بە پێش ئەم حاڵەتە ئینفلۆنزایکی گرتووە کەسەکە 2 ڕۆژە گرتوێتی ئیسراحەتی لەسەر ناکە لاوانەیە درێژ بێتەوە بۆ 1 هەفتە بەڵام کەسەکە ڕێنمایەکان جێبەجێەکە چی ئیسراحەتێکی تاو وەرەگرێت 2 ڕۆژ ئیسراحەت تاو وەرگرێت هەموو نیشانەکانی ئەڕوان لە ڕۆژی دووەمەوە پێویست بە چارەسەر ناکات لە ڤایرۆسەکان بە هەمان شێوە بۆ ئەم ڤایرۆسە لەبەرەوەی تازەیە بەرگری لەش نایناسێتەوە زۆر گرنگەکە لانی تەندروستیمان گرنگی پێ بدەین. بێگومان دەستەکانە خۆش بێت. سپاس بۆ ئامادەبوون، سپاس بۆ زانیاریەکان، بەڵێ سپاس بۆ دکتۆر سوار عەلی پسپۆڕی نەخۆشی هەنایەکان کە بەشێکی ڕاستەوخۆ لەلامان بوو. بەڵێ عەزیزانم وچانێکی کورت و دواتر بەردەوامە بین. ڤایرۆسی کۆرۆنای نوێ کۆڤید-19 چییە؟ ڤایرۆسەکە بۆ یەکەم جار لە شاری ووهان لە چین سەری هەڵداو، دواتر لە ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڵاو بووە. نیشانەکانی ڤایرۆسەکە
هەناسەتەنگی و هەوکردنی قورگ و لوتە. سەرەتا ڤایرۆسەکە لە ئاژەڵەوە سەری هەڵدا و گوازراوەتەوە بۆ مرۆڤ. گواستنەوەی ئەم ڤایرۆسە لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر دەبێت لە ڕێگەی پەیوەندی ڕاستەوخۆ و پریشکی پشبین و کۆکە. نیشانەکانی ڤایرۆسەکە بریتین لە بەرزبوونەوەی پلەی گەرمی جەستە، کۆکە، هەناسەی توند و ڕەنگە هەوکردنی سیەکانیشی بەجواوە بێت. چۆن دەتوانین خۆمان لە ڤایرۆسی کۆرۆنای نوێ بپارێزین؟ دەستشوشتن بە ئاو و سابوون هەر جارێک بۆ ماوەی 20 بۆ 30 چرکە. داپۆشینی دەم و لووت لە کاتی پژمین، باشکۆڵاندنی گۆشت و هێلکە، دوورکەوتنەوە لە هەر کەسێک کە کۆکە و پژمینی هەبێت، خۆ بە دوورگرتن لە شوێنە قەرەباڵغ و داخراوەکان. لە کاتی هەستکردن بە هەر یەکێک لە نیشانەکانی ئەم ڤایرۆسە، سەردانی نزیکترین بنکەی تەندروستی بکە. لە کاتی گەشتکردن ئەم ڕێنمایانە جێبەجێ بکە. بەکارهێنانی ماسکی دروست لە کاتی گەشتکردن، دەستنەدان لە دەسکی دەرگا و دیوار. لە کاتی ڕیزگرتن دوور بۆستن لەو کەسانەی لە دەورتانن. بەردەوام بەکارهێنانی پاکشکەرەوەی دەست. بە هیوای تەندروستی باش بۆ هەمووان. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامی وەک وتمان لە تەوەری دووەماندا باس لە ئەرک و ڕۆڵی خێزان ئەکەین لە ئێستادا کە نەخۆشی کۆرۆنا بڵاوە و باس لەوە ئەکەین کە پێویستە خێزانەکان چی بکەن تا بتوانن کاتەکانیان پلان بەسەربەرن و ئامۆژگاری منداڵەکانیان بکەن تا بتوانن کاتەکانیان بەشتی بەسوود بەسەربەرن و ئەو کاتانی کە هەیەە ڕۆژانە سعی بکەن و کاتەکانیان بە خوێندنەوە بەشتی بەسوود بەسەربەرن. هەر بۆ مەبەستەش بەڕێز سرود محەممەد سەرۆکی کۆمەڵی ئەمەلی عێراقی و چالاکوان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئەستۆدیۆکانمان لە کەرکووک لەگەڵمانە. سرود خان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. ئەمەوێت یەکەم پرسیارم لەوە دەست پێ بکەم. سرود خان باس لەوە ئەکرێت کە لەگەڵ هاتنی نەخۆشی کۆرۆنا و ئێمە کە زۆربەی کاتەکانمان لە ماڵە بەسەر ئەبین کە توندوتیژەکان زیادی کردووە، هۆکاری ئەمە بۆچی ئەگەڕێتەوە؟ بەڵێ بەیانیت باش، هیوادارم بەیانێکی خۆش بۆ هەموو لایەک.
لێرەیە کە ئێمە باسی نەخۆشی کۆرۆناکەین ئەزانین لێرە ئەندامەکانی خێزان هەمووی لە ناو ماڵن لێرەش چونکە بە کۆنتاکتی 24 سعاتە و بەڕاستی ینی هەمووی لە ناو ینی 24 سعات لە ماڵەوە ئەمێنەوە بەبێ هیچ دەرچوونێ بێجگەلەوە سێرەکەی لێرەیە سێرەکەی چکە وەزعەکەش ناخۆشە قەدەغەیە چوونە دەرەوە ئەوانە ئەمە شواکات کە زیاتر لێرە بڵێن زمانێکی نەختێت تونندوتیژی پیابێ لە ناو خێزانە بۆی لێرەیە پێویستە ئایا دایک بێ یان باوک بێ هەوڵ بدە چۆن ینی خێزانەکەی بەرمەجە بکە لێرە ئێمەیە زۆر جاڵین ئێمە خۆمان فێری ڕۆتینێک ببووین ڕۆتینی ئەوەیە کە بەیانیان هەڵەسان ئەچوینە دەوام هەتا ئێوارە هەمووی خەریکی ئیش و کار و ئەوەی خۆی بوو مناڵەکان ئەچوونە مەکتەب یعنی هەر کەس و بەرنامەی خۆی هەبوو بەس ئێستا سێرەکەی شێوازەکە گۆڕا شێوازەکە وای لێهات هەمومان لە ناو ماڵ ماینێتەوە و بۆشمانیە بچینە هەتا بەردەرگا لێرە بەڕاستی زۆر گرنگە کە وەکو دایکان و باوکان بتوانن بەرنمەیەکی تایبەت دابنێن مەسەرەن لە سعات هەشتەوە هەموو ئەندامەکانی خێزان ینی بەخەبەر بێن دوایی مەسەرەن بەرنمەیان هەبێ چکە ئێمە ئەو نەخۆشیە و ڤایرۆسەشەیە سعاتی جارێک ئەبێ ئاو بخورێتەوە دوایی ئەبێ نەختێ چونکە جوولەمان نییە ئەبێ مەسەرەن بەیانیان مۆسیقای دابگرسێنین ئایا ڕاضە بێ شایی بێ بە هەرچ جۆرێک بێ چکە بێ نەختێ بجوولینەوە وای لێ هاتووە ئەندامەکانی خێزان چکە جوڵیان نییە هەمووی تووشی خست و خاوی بوونەتەوە و بۆیان نیە دەرچنە دەرەوە و هیچ بەرنمەیەکشیان نییە لە ناو ماڵە بۆیە لێرە زۆر گرنگە بەرپرسەکانی خێزان بەرنمەیان بۆ دابنێن ئەویش مەسەرەن وەرزشی بەیانیان هەبێ یان بڵێن شایی هەبێت دوای نیوەڕوان هەروهاش ئەبێ بەرنمەیەکی خۆی دابنێن هەتا جوولەیەک و وەکۆڵێ تاقەیەکی ئیجابی لە ناو خێزانە بڵاو کاتەوە اینجا دوایی شێوازی خواردن بەڕاستی ئەبێ خواردنەکان نەختێ سووک بێ ئێستا وای لێ هاتووە هەمووی شلە و برنج و گۆشت و شتی چەور و بەداخەوە دایکانشمان ئێستا سێرەکەی هەر خەریکی شیرنەمەنی و کێک و کولیچەن و ینی ئەم شتانە وای کردووە مەسەرەن ئەندامەکانی خێزان هەز بە چکە تاقەیەکی زۆر وەرەگرن لەم خواردنەوە جوولەیان نییە و سێرەکەی هەمووشی بەسراوەتە لە ناو ماڵەوە ئایا ئەوەی باخچەی هەبێ پێویستەکە دوای نیوەڕوان بچێت لە باخچەکەی لە حەدیقەی ماڵەوە دابنیشێ بێجگەلەوە یعنی پێویستەکە بەرنمەیەک دابنێن دایک و باوک بە ڕۆژانە ئەبێ بتوانن پلانێک دابنێن بۆ ناو خێزانەکەیانە ئەویش لە ڕێی ئەوەی مەسەرەن خۆیان ڕۆژانە سعاتێک کۆ ببنەوە هەتا بتوانن زمانی گفتوگۆ بەکاربێنن نەوەکو ببێتە گەشتێکیان هەبێ لە بینی خۆیانە چارەسەر بکەین چکە ئێستا بەڕاستی ئەم کێشەیە بەس کێشەی خێزانێ یان پارێزگایەک نییە کێشەی هەموو جیهانە بۆ من گەبمەوێ ژیانی خۆم و خێزانەکەم بپارێزم پێویستەکە یعنی خۆم ینی زمانێکی گفتوگۆ زیاتر بەرنامە دابنێم چکە ئەمە ینی ئەم بڵێن کەرەنتینەیە ئەمە دیارە بۆ ماوەی مەسەرەن 2 هەفتەی تر زیاتر درێژاخانێ بەڕاستی لێرە ئەندامەکانی خێزان لێرە هەست بە خست و خاویەکی زۆرەکەن و واشی لێدێ لایانی دەرونی ئەندامەکان لێرە هیلاک بووە پێویستەکە لێرەیە وەکو باسم کرد پلانێکە بێ لێرەیە ئەمجا من باسی زۆر شتەکەم یعنی هەتا وشیاری تاکەکانی خێزان بەڕاستی خولی زۆر تایبەت کراوەتەوە بۆ فێربوونی زمان بۆ فێربوونی زۆر شت سێرەکەم زانکۆکان کردیانەتەوە ئەتوانی بەبێ بەرامبەریشە داخل بیت و یعنی من سێرم کردۆنێ جامعەی هارڤەرد بۆ زمانی ئینگلیزی و زۆر خولی تایبەت کراوەتەوە سێرەکەی ڕێکخراوی ئەمەنستی بۆ خولەکانی مافی مرۆڤ و ئەمانە هەمووی کردێتەوە بەبێ بەرامبەریشە و هەمووش ئۆنلاینە ئەتوانی بەرنامەی خۆتت دابنێ ئەمە بۆ گەنجانە بێجگەلەوە دایکان و باوکان ئەتوانن مەسەلەن چەند وەرزش و چەند یاری بکەن لەگەڵ مناڵەکانی خۆیانە ئەمەش بەڵێ بەڵێ سورد خان ئەمێت پرسیار لەوە بکەم کە لە ئێستادا زۆرێک خێزان هەندۆخی داراییان و ئابووریان خراپە ئەمێ بزانم کە تا چەند هۆکاری دروستبوونی ئەم ناکۆکیە لە ناو خێزانەوە پێویستە خێزان لەم حاڵەتەدا چی بکات؟
بڵێ ینی ئەمە بۆتە قەیرانێکی گشتی دیسان لایانی ئابووری سێرەکەی زیاتر ئەوانەی کە هەلی کارەکانیان لەسەر داهاتی ڕۆژانە بوو ئێستا سێرەکەی ئەوە نەماوە ئەبێ ینی هەوڵ بدەن زیاتر ینی بەرنمەیەکیان هەبێ ئایا مەسروفی ڕۆژانیان لەسەر چەند بێ مناڵان زیاتر ینی هەوڵدەن مەسەلەن ئەوان چکە لە ماڵەوەن ئەبێ ئەوانیش مناڵەکانیش مەسەلەن وشیار بن بەوە تیان گەێنن ئێستا داهاتی ئێمە کەمەوە بووە بۆیە ئەبێ مەسرەفی ماڵەوەمان کەمەوەکەین ینی ئەبێ شتەکان ئەبێ هەمووی بە گفتوگۆ بێ لەگەڵ تاکەکانی خێزانە هیواداریشم ینی ئێستا چونکە زۆر ڕێکخرا و خەریکن ئەوەن کە بڵێن یارمەتی دابەشەکەن سەر ئەو خێزانانەی کە داهاتی ڕۆژانیان هەبوو کە ئەوەش بەڕاستی گرنگە کە زیاتر تیشک بکەنە سەر ئەو خێزانانە کە ئێستا وەزعیان هیلاکە یان کە زیاتر ژنان بەرپرسی ئەو خێزانانن سێرەکەی ینی من دایکی وا هەیە زۆر جار تەلەفۆنم بۆ کە یانزەی بەیانە ینی ئەگرێ ئەڵێ من تا ئێستا مناڵەکانم نانی بەیانیان نەخواردووە بۆیە لێرەیە زۆر گرنگە کە ئێمە بتوانین تاکەکانی خێزان وشیار ببنەوە داهاتی ڕۆژانەمان ئێستا کەمەوە بووە وەکو جاران نەماوە بۆیە شێوازی خواردنەکە هەوڵدەین زیاتر سەوزە و ئەم شتانە بێ ینی چکە جوولە نییە شەرت نییە تۆ هەم ڕۆژێ گۆشت بخۆیت و یان شتی بڵێن بە نرخ بێ تۆ توانی شتەکان بە نرخ بێ لەلایانی تەندروستیە لەلایانی سەوزەیە ئەم شتانە بۆیە ینی لێرا بێ ئەم وشیاریە هەبێ بە سەراحەت قسە بکەن لەگەڵ تاکەکانی خێزانە هەتا ینی ئەوانیش تەڵەباتیان زیاد نەبێت داوای زۆر شت نەکەن مەسەن ڕۆژانە مناڵی داوای 5,000 بکە بەڕاستی ئەمە زۆرە بۆیە بێ ینی هەوڵدەن لە ماڵەوە شتەکان دابین بکرێت و لەسەر ئاستێکی ئەوەی کە خێزانەکە چەند ئەتوانێ مەسروفی ڕۆژانەی بکە لێرەشە ینی ئەمە بەڵێ بەڵێ ینی لێرە سێرەکەی ئەبێ زمانی گفتوگۆ زۆر گرنگە ئەبێ بە ڕۆژانە هەوڵدەن زمانی گفتوگۆ لە بینی خێزانەکە نەوەکو مناڵەکە بڵێ مەسەلەن من ئیلا ڕۆژانە 5,000 مەدەی تێجاران چۆن 5,000 تەدا 5 جاران بەڕاستی ئێستا ئەمە شێوازەکە گۆڕاوە بۆیە بێ بە سەراحەتەن قسە بکرێت لەگەڵ هەمویانە مەسەلەن من ئمڕۆ ئەتوانم 5,000 سەرف بکەم لەوە زیاتر بۆم نییە مەسەلەن بۆ نانی شەو ئەتوانن زەڵاتەیەک بێ ئێمە جاران ڕاهاتبووین سێ وەجبە نانمانە خوارد ئێستا وەجبەکان کەم ئەبێ کەمەوەکەی وەکو ئەوەش نییە یعنی گە من جاران قاپێ برنجمە خوارد ئێستا ئەتوانم یعنی چکە جوولەم نییە بەڕاستی ئەبێ ڕوبع قاپێک بخۆم چونکە دوایی سێرەکەی کێشەی هەموو خێزانەکانی زیادی کردووە لەو ماڵەیە ینی من لەگەڵ زۆر ئەندامی خێزانە قساکەم کە باسەکەن ئەڵێ من لەم هەفتەی ڕابردووە 5 کیلۆم زیاد کردو بەڕاستی ئەمە کارەساتە بۆیە بێ ینی بەرنمەیە کە بێ بتوانین تەندەروستی خۆمان بپارێزین بەرنمەی پلانی خواردنمان ئەبێ زیاتر بکەینە سەوزەوات ئەبێ نەختی جوولە لە ماڵەوە وەرزش و شت هەتا بتوانین ینی کە وەرزش بکەی بەڕاستی لێرەیە سێرەکەی خێزانەکە زیاتر ئەکرێتەوە لەگەڵ یەکتری کاتێکی خۆش پێیا ئەکرێ بتوانین بەرنمەی تایبەتی کۆمەڵایەتی لە تەلەڤیزیۆن هەمووی پێکەوە سەیری بکات و مناقەشەی بکە یعنی ئەم شتانە زۆر زۆر گرنگە ئێستا هەموو خێزانەکان پێکەوە بتوانن ئەو زمانە بەکاربێنن بە قسەی خۆش لەگەڵ یەکتریە ئێستا ینی احتیمالە زۆر کەسەڵێ ئەمە باسی چیەکە ینی نه ئەبێ وای لێ بکەین چکە من هێشتا احتیمالە 2 هەفتە 3 هەفتە مانگێکی تر خایەن بێ ئەگەر من ینی ئاگام لە ڕێنمایەکانی کەرەنتینە نەبێ بەڕاستی لێرە ئەمە خەتەرە بۆ خۆم و بۆ ماڵ و مناڵی خۆشم بۆیە سەرەکی ئەبێ هەمومان وشاربین بەمە بەڵێ با باسێک لەو بکەین کە ناکۆکی خێزانەکان لەگەڵ هاتنی نەخۆشی کۆرۆنادا زیادیان کردووە چی بکرێ بۆ ئەوەی کە پەیوەندی خێزانەکان پتە بکرێت لەم کاتەدا و چی بکرێت بۆ ئەوەی کە زیاتر لە دەوریە کۆ ببینەوە و ئەم لە ماڵەبوونەمان نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ناکۆکیەکان زیاد بکات
بەڵێ یعنی من مەسەلەن کە بڵێم گەبەرپرسی خێزانێ بم دانیشم لەگەڵ ئەندامەکانی خێزانە هەر کەس و مەسەلەن حەزی لە چی بوو هیوایەتی چی بوو حەزی لە کتابێ بوو بیخێنێتەوە من کاتی دەوام ئەو شتم بۆ ناکرا لێرەیە ئەبێت یعنی دانیشین دایما هەمووی وەرەقە و قەڵەمێ بگرێ مەسەلەن ئیمڕۆ من بەرنامەم چییە بە تەمای چیم چکە ئەبێ بەرمەجەیەکی خۆمان بکەین بەرمەجەی خێزانەکەمان چکە بەڕاستی هەتا من نامێ ئەو کاتەش بە نرخە یعنی من گە 3 هەفتە لە ماڵەوە بووم یان مانگێ معقول نییە من ئەم کاتە بەبێ ئیسیفادێ یعنی من ئێستا ئێمە ئێواران هەموو ڕۆژێ کۆمەڵی هاوڕێین مناقەشەی بابەتی کۆمەڵایەتیەکەین ئیشەکانی خۆمان هەرەوە لە ماڵەوە لە ڕێی هۆتلاینەوە ئەیکەین یعنی ئەبێ خۆت بەرمەجەی خۆت بکەی پلانت چیە بۆ ئیمڕۆ مناڵەکان دانیشن لەگەڵ خۆمانە فێریانەکەین مەسەلەن ئیمڕۆ ئەم خواردناکەین باسی چی بکەین یعنی هەتا خواردنەکەش بەڕێی گشتی بێت هەتا بتوانین ئەوانیش بەشدار بن ئەوانیش بەشدارەکەم لە ئیشەکانی ناوماڵە بە زمانێکی خۆش ئێستا کاتی ناخواردنە ئەبێ هەمووی پێکەوت دانیشێ هەتا هەوڵدەین یعنی زمانی گفتوگۆ و خۆشەویستی لە بینی ماڵەوە زیادکەین ئەبێ بەرمەجەی خۆمان بکەین هەتا بتوانین ینی بڵێن خۆشەویستی زیاد بێ لە ناو ماڵە من زۆر جا ئێستا باسەکەم ئەڵێم وەرزش یان بەعزەوازیەک ئێستا مەسەلەن وازی هەیە خێزانیە ئەتوانین هەموو ئەندامەکانی خێزانە ئەمە واکە خۆشەویستی زیادەکە لە بینی تاکەکانی خێزانە ئێستا بۆیە زۆر زۆر گرینگە گە من بابەتی ینی بابەتێک هەبوو من ئەندامەکانی خێزان بەشدارەکەم باشە ئێوە چێڵن لەسەر ئەو بابەتە مناڵەکان چۆن با ئێمە خۆشەویستی لە بینی خۆمانە زیادکەین مناڵ حەزی لەوازیە گەورە حەزی مەسەلەن لە بابەتی تایبەتە و وشیاری ئەوانە لەوەی ئەوام لێکات یعنی نزیک ببمەوە بۆیە دایک و باوکان مەسەلەن ئەگەر مناڵی وردیان هەبێ بایەکێکیان خۆی تەرخانکە لەگەڵ مناڵە وردەکانە ئەگەڵ مناڵی هەرزەکاریان هەبێ ئەتوانێ لەگەڵ ئەوانە بەعزەوازیەکی شەیە بۆ هەموو لایەک هەتا بتوانن خێزانەکە زیاتر خۆشەویستی بتە و بێ لە ناو بینیانە بەڵێ سرود خان با باسێک لە پلاندانان بکەین بۆ ڕۆژانە لەگەڵ بڵاوبوونەوەی نەخۆشی کۆرۆنا باست لە پلاندانان کرد ئەمە بزانم کە لە خێزانێک بۆ خێزانێکی تر تا چەند پلانەکان گۆڕانکاریان بەسەردادێت یاخود لە ڕۆژێک بۆ ڕۆژێکی تر تا چەند گرنگە پلانەکان جیاواز بێت بۆ ئەوەی کە بێتاقەتی و شڵەژان لە ماڵەوە ڕوو نەدات و نەبێتە هۆکارێک بۆ ئەوەی کە ناکۆکیەکان زیاد بکات. بەڵێ لێرە بەڕاستی پلاندان زۆر گرنگە یعنی لێرە من بەرپرسە بم لەسەر ڕۆژی خۆم هەتا مناڵێکیش بێت تۆ بە تەمای چی ئیمڕۆ بەیانی چی بکەین نیوەڕۆ چی بکەین چکە بەداخەوە ئێستا مەسەن نەخۆشی ئایپاد و ئەم تەلەفۆن و ئەم شتانە هەیە مناڵ 24 سعات لەسەر ئەم ئایپادەیە ئەمەش بەڕاستی ئەمە کێشەیە من مەسەن مناڵ 2 سعات زیاتر نایدەم پێی ئایا تۆ بەیانی ئەتەوێ یان دوای نیوەڕۆ ئەتەوێ بەرنامە چیە بێ حەزەکەی خۆت بە چی خەریکەی ئێستا مەسەلەن بەنسبەت خوێندن بەڕاستی ئێستا سەرەکەی لەلایەنی تەکنۆلۆژیاوە ئێستا قوتابخانەکان هەمووی بەرنامەی تایبەتی خۆیان هەیە خوێندن لەگەڵ مناڵەکانە مەسەلەن چۆن لە قوتابخانە وانەکان هەبوو لەگەڵ یانە دانیشم ئیمڕۆ چەند وانەت هەیە لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی چێبی باسە 2 سعات وەرزشمان هەیە ئەوە کاتی نیوەڕۆیە بەرنامەکەی هەڵەواسن لە بەرامبەر خۆیە ئەمە ئیمڕۆ ئەمە ئیشی تۆ ئەما بێ لەسەر هەتا لەسەر ئەمە ئیش بکە چکە ئەبێ بەرمەجە بکرێت چکە بەرمەجە نەکرێ هەمومان وا ڕاهاتوین لەسەر بەرمەجەیە ڕۆژێکی تایبەتمان هەیە ڕۆژی هەینیە ئەو ڕۆژەیە وەکو جاران چکە ڕۆژی هەینیمان هەبوو گە من ئێستا ئەو بەرمەجەیە نەکەم ئەو پلانە نەکەم ئێستا کە دەوامیش دەستی پێ بکاتەوە بەڕاستی من تووشی کێشا بم کێشەکەم ئەوەیە مناڵەکان هەڵناسن پێشەکەم ئەوەیە چکە هەموو ڕۆژێک کە مەسەن لە قوتابخانە دێنەوە هیلاکە بن تااقەتیان نییە ئەگەر سعاتیان زنانی نیوەڕۆ بخۆن بەیانیان کە بچم بۆ قوتابخانە دیسان شەهیەتی خواردنیان نابێ ئەبێنانی بەیانیان بخۆن یعنی من لێرە تووشی کێشەی زۆرە بم بۆیە بەرمەجە زۆر گرنگە سعات 8 هەڵیانە سێنم فێریانەکەم تۆ دەست بە خێنەکانەکەت لەو کاتە سعاتێک وەرزشت هەیە وازیت هەیە سعات ئەوەنە ئەتوانی لەگەڵ مناڵەکانی ینی لەگەڵ ئەندامەکانی خێزان گفتوگۆ بکەیت سعات ئەوەندە ئەبێ یارمەتیم بدەی هەتا ناخواردن حازر بکەین یعنی ئەبێ بەرمەجە بکرێ بەڕاستی ینی نەسیحەتێکم هەیە بۆ دایکان و باوکان گە ئێستا گە ئەم پلانە دانەنێن هەمومان تووشی کێشا بهین دوای کەرەنتینە بۆیە ئەبێ هەتا خۆم ڕزگار بکەم بۆ دوایی
بۆ دواڕۆژ ئەبێ من لە ئێستاوە هەمووشیان بەشدار بکەن چونکە مای خەڵەکە بچرا. بەڵێ سرود خان سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆی کە لە ئەستۆدیۆکانمان لە کەرکووکۆ لەگەڵمان بووی. بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان کاروان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرۆ لەگەڵمانە. کاروان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چین. کۆژین بەیانی تۆ تەواوی بیرانی گەلی کوردستان باش بە هیوای ڕۆژێکی باش و تەندروستێکی باش بۆ هەمووان بۆ هیوای کە هەمووان پابەندی ڕێنمایەکان بین تا پارێزرا بین و دووربین لە توشبوون بە ڤایرۆسی کۆرۆنا. دیارە درەنگانی شەوی ڕابردوو وەزارەتی ناوخۆ بەیانی ژمارە 24 دەرکرد یادە لەو بەیانەدا 9 خاڵی لەخۆ گرتووە. لەم 9 خاڵشدا بۆ 48 ساعتی داهاتوو قەدەغەی هاتوچۆ و پیادە بە شێوەیەکی گشتگیر قەدەغە دەکات واتە ئەو کەسانەشی کە ڕێگە پێدانیان هەیە ناتوانن هاتوچۆ بکەن تەنها ئەوانە نەبێت کە با بڵێن کارمەندی تەندروستین بە شێوەیەکی با بڵێن کردارەکی لە ئەو ڕۆژە لە ئەرک و کاری خۆیاندان هەروەک هەموو هاتوچۆ هەموو جۆرە ڕێپێدانێک ئەوانەی کە پێشووتری ژەدایان پارێزگار و قایمقامێتەوە دراوە هەموو ئەوانە با بڵێن کاری پێ ناکرێت بەهۆی ئەم بەیانەوە. ئەمەش دیارە بەەوە دەگەڕێتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوو هاوڵاتیان وەک لە میدیاکاندا دیار وەک لە وێنەکاندا لە سۆشال میدیا کە زۆر بڵاو دەکرانەوە هاوڵاتیان پابەتبوونێکی ئەوتیان نەبوو بە بڕیاری قەدەغەی هاتوچۆ. ئەمە ژوای کرد کە وەزارەتی ناوەخۆ یاخود ژووری ئۆپەراسیۆنی ڕوبەڕووبنەوەی کۆرۆنا لە هەرێمی کوردستان بڕیارێکی لەم شێوە بدا و بڕیاری تون بدات بۆی کە هاوڵاتان زیاتر و زیاتر پابەند تا هەمووان پارێزرا بن. دەمەیە ئاماژە بۆ بکەم کە درەنگانی شەوی ڕابردوو وەزارەتی تەندروستی دوو حاڵەتی دیکەی توشبوونی کۆرۆنای لە شاری هەولێر ڕاگەیاند. ئەم دوو حاڵەتەش بەرکەوتەی چەند حاڵەتێکی پێشووترن کە لە ڕۆژی 21 واتە ڕۆژی یەکەم ڕۆژی نەورۆز لە یەکێک لە گەڕەکانی شاری هەولێر پرسەیەک بۆ مردوویەک دانراوە. دیارە لەو پرسەیەدا کەسێک کە لە هەڵگری ڤایرۆسی کۆرۆنا بە بۆتە هۆی ئەوەی کە تا ئێستا 14 کەس جگە لە خۆی تووشی ڤایرۆسەکە کردووە. ئەمەش لە کاتێکدا کە سەرجەم پرسە و سەرجەم کۆبوونەوە کۆمەڵایەتیەکان لە پێناوی پابەندبوون و سەلامەتی هاوڵاتیان بە توژنەبوونیان ڤایرۆسی کۆرۆنا قەدەغە کراوە. بەڵام دیارە ئەم پرسەیە لە یەشێک لە گەڕەکانی شاری هەولێر دانراوە بۆ مردوویەک. ئەمەش کەوای کردووە تا ئێستا 14 کەس تووشی ئەم ڤایرۆسا ببن و ببنە هەڵگیری ڤایرۆسی کۆرۆنا. بۆیە لێرە و لەوێ ئەو دەنگۆیانەی کە باز دەکرێن بەشێکی زۆری ئەوانەی کە ڕەنگە لەوێ بن تووشی ڤایرۆسی کۆرۆنا بن یاخود دەبێ سەردانی ناوەندەکانی تەندروستی بکەن ئەو ناوەندەکانی با بڵێن ئەو شوێنانەی کە پشکنینی ڤایرۆسی کۆرۆنا لێ دەکرێت بۆی کە دڵنیا بنەوە لە توژەبوونیان بە ڤایرۆسەکە. هەر دەمێ ئاماژە بە خاڵێکی دیکە بکەم کە دوێنێ وەزارەتی تەندروستی بە ڕێبەرایەتی تەندروستی هەولێر ڕایانگەیات کە 6 کەس لە توشبووان بە ڤایرۆسی کۆرۆنا لە شاری هەولێر چاکبوونەتەوە دوایەوەی کە پشکنی دڵنیاییان بۆ کراوە ئەوانیش با بڵێن پشکنەکانیان سەلامەت دەرچووە توانیانە ڤایرۆسەکە تێپەڕێنن. بەمەش کۆی ئەو کەسانەی کە لە شاری هەولێر چاکبوونەتەوە گەیشتوەتە 17 کەس. بۆیە با بڵێ وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوەخۆ سەرجەم ناوەندەکانی بڕیاردان لە شاری هەولێر داوا لە هاوڵاتیان دەکەن کە زیاتر و زیاتر پابەند بن بە ڕێنمایەکان بۆی کە هەمووان دوور بن لە توژبوون ڤایرۆسی کۆرۆنا. وەک لە چەند ڕۆژی ڕابردووش وەزارەتی تەندروستی ئاماژەی پێکرد کە ڕێژەیەکی زۆری ئەوانەی کە تووشی ڤایرۆسەکە بوون بەرکەوتەی کەسانی دیکەن واتە و کەسانە پابەند نەبوون بە ڕێنمایەکان. لە هەرێمی کوردستانیشدا تام دقەی کە ئێمە قسەی تێدا دەکەین 214 کەس تووشی ڤایرۆسی کۆرۆنا بوون. بەڵام خۆشبەختانە 74 کەسیان چارەسەریان بۆ کراوە تەنیا دوو حاڵەتی مردنیش هەیە. بۆیە ئەم بڕیارەی وەزارەتی ناوەخۆ کە درەنگانی دوێنێ شەودای ئەگەرچی قەرەباڵغێکی لە بەشێک لە مارکێت و لە دوکانەکان لە شاری هەولێر دروست کرد بەڵام
ئەم بڕیارە لە سعات 12 نیۆڕۆی ئەمڕۆ واتە پاش 3 ساعتێکی تر 3 ساعت و نیوی تر ئەم بڕیارە دەچێتە بواری جێبەجێکردنەوە قەدەغەی هاتوچۆ و بە ئۆتۆمبیل و بە پیادەش دەدرێت ئەوەی نیگەرانی لای ئێمەی میدیاکار دروستیت کە دوێنێ هیچ ئاماژەیەک بۆ نەکراوە کە میدیاکاران بتوانن ئەوان ئەو قەدەغەیە نایانگرێتەوە بەڵام دواتر ڕوونکردنەوە درا کە ئەم بڕیارە میدیاکاران ناگرێتەوە بە تایبەت ئەوانەی کە با بڵێن بەکردارەچی ئەو ڕۆژانەی کە لە دەوامدان و داوامی فەرمیان هەیە مەش بۆی کە قەرەباڵغی و لە ناو شار دروست نەبێت و ئەو پلانەی کە وەزارەتی تەندروستی وەزارەتی ناوخۆ دایان ناوەکو خۆی جێبەجێ بکرێت. ئەمە ئەو زانیارانە بوو کە لای من بوو لە شاری هەولێر کۆشین دەگەڕێمەوە لای ئێوە بۆ ستۆدیۆکان. بەڵێ سپاس بۆ پامنێرمان کاروان کا بەشەیەکی ڕاستەوخۆ لە هەولێرەوە لەگەڵمان بوو. بەڵێ عزیزانم وەکو وتمان لە تەوەریستێم و کۆتاییماندا باس لە وەرزشکردن ئەکەین لە ماڵەوە کەسانین کە ئێمە لە ئێستادا لە ماڵەوەین زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بەسەر ئەبین و ناتوانین بچینە هۆڵەکانی لەش جوانی پێویستە ئەو وەرزشانەی کە لە ماڵەوە هەیە چین بکرێن و لە چ کاتێکدا ئەم وەرزشانە ئەنجام بدەین و چۆن بکرێن. هەر بۆ مەبەستەش بەڕێز مامۆستا ڕەوەند محەممەد ماستەر لە زانستی ڕاهێنان و مامۆستای زانکۆ بە شێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمانە. مامۆستاگیان سڵاو لێوێ بەیانیت باش زۆر سپاس دەکەم. مامۆستا سەرتا ئەمەوێت باسێک لەوە بکەین تا چەند گرنگە لە ئێستادا هەریەک لە ماڵەکانمان وەرزش بکەین و تا چەند گرنگە بۆ ئێستا کە ئێمە زۆربەی کاتەکانمان لە ماڵەوە بەسەر ئەبین. طبعاً هەموو کاتێک وەرزشکردن گرنگە بە تایبەتی لە ئێستاە چونکە یەکێک لە فاکتەرەکانی کە سیستەمی بەرگری لەش بەرزەکاتەوە دڵخۆشیە. هۆرمۆنەکانی دڵخۆشی وەکو هەموو زانین سیرۆتۆنین، ئۆکسیتۆسین، ئینفرۆدین لەگەڵ دۆپامین ئەمانە بە دڵخۆشی بەرزەبێتەوە. یەکێک لەو فاکتەرانی کارمەتیمانەیە ئەم هۆرمۆنانە ئاسیان بەرز بێتەوە وەرزشکردنە. تاقەن چەند تەریقەیەک هەیە کە ئاسیم هۆرمۆنە بەرزەکاتەوە مێ ئاماژە بەوەش بەم هەنێکیان تەندروستە هەنێکیان ناتەندروستە. ئێمە تەندروستەکە هەڵەبژێرین. ناتەندروستەکان هەر ئاماژەشی پێ بەمەکو جگەرە کێشان و نێرگە لە کێشان ڕاستە دڵخۆشەکە، بەڵام ئەمە نابێتە هۆی ئەوەی کە سوود بگەێنی بەجەستێت. وەرزشکردن لەم قۆناغەدا ئەتوانێت ئەو دڵخۆشیەمان پێ ببەخشێت و لە هەمان کاتیشا ئاستی بەرگری لە شیشمان بەرزەکاتەوە. مامۆستا با باسێک لەوە بکەین کە ئەو کەسانی پێشتر وەرزشیان نەکردووە لە ئێستادا تا چەند گرنگە کە ئەوانیش وەرزش بکەن بەهۆی ئەوەی کە لە ماڵەوە جوڵیان کەمە و زیاتر لە ماڵەوە ئەمێننەوە. زۆر گرنگە بۆ هەموو کەسێک کە وەرزش بکات بە تایبەتی لە ئێستاە چونکە جوڵە کەم بۆتەوە وەرزشەکانیان بۆ دیاری بکەین بە پێی ئاست و بە پێی ڕەگەز و بە پێی ئەو قۆناغی کە خۆیان هیتیان ئەتوانن وەرزشێکی گونجاو هەڵبژێرن. عادەتەن ئەو کەسانی کە نەوێت کێشیان زیاد نەکابێ وەرزشێ بکەن کە 3 خاڵی سەرێکی تیابێ. یەکەم ترپەکانی دڵیان زیاد بکە، دووەم هەناسە بڕکیان پێ بکە، سێهەم بەردەوامێکە بێ لەو 2 خاڵی پێشوو. ئەمە بە کۆمەڵێک شت ئەتوانی تۆ بیکەی. مەسەلەن ڕۆشتنێکە لە جێگەی خۆت خاچبەرزکردنەوەیەکە یاخود یاریکی بچووکراوەیە کە لە یوتیوب ئەتوانی زۆر یاری ببینیت، هەر بۆت نەکرا هەچ سەمایەک بێت هەچ هەڵپەرچەیەکی کوردی بێ ئەتوانی لەگەڵ مۆسیقای ئەنجامی بێت و هەمان کاریگەری شێوێت. مامۆستا با باسێک لەوە بکەین کە ئەو وەرزشانە چین پێویستە ڕۆژانە بکرێت لە ماڵەوە و تا چەند گرنگە کە ئێمە سوود لەو ڤیددیوانە ببینین کە لە یوتیوب و تۆڕە کۆمەڵاتیەکان هەیە ڕۆژانە لەبەر ئەو ڤیددیوانەدا جوڵەکان دووبارە بکەینەوە. یەکەم شت ئەو کەسی کەوێت جوڵی یوتیوب و جوڵی ئەو ڤیددیوانە دووبارە بکاتەوە زۆر گرنگە کە باگراوندێکی وەرزشی هەبوو بێت یاخود ڕۆشنبیرێکی وەرزشی هەبوو بێت. ئەگەر ئەمەی نەبوو بێت پێویستە لە ڕێی تەلەفۆنەوە لە ڕێی بڵێن ئەو وەسایلانەی کە توانێت پەیوەندی بکات بە کەسێکی شارەزاوە تا بەرنامەی باتێ، چونکە ئەو جوڵانە وەکو پێم وتی وەرزش هەیە بۆ هەموو کەس ناگونجێت یان ئەبێ ئاستی خۆی بزانێت. ئەوانی کە باگراوندی وەرزشیان هەیە ئەتوانن تا ڕادەیەکی باش سوود لەو ڤیددیوانە ببینن
چونکە ئەزانن ئاستی خۆیان لە چه ئاستێکایە توانن بەپی ئەوە یەکێک لەو ڤیددیوانە هەڵبژێرن و دووباریکەنەوە لەگەڵا بەس بۆ هەموو کەسێک ناگونجێ دەمانە. مامۆستا باسێک لەو بکەین کە لە ماڵەوەین زۆربەی کاتەکانمان بەسەربین زۆربەی کەس لە ئێستادا نیوەڕوان هەڵەستێ لەخەوە باسیش لەوە کرێ گرنجەکانی وەرزشکردن لە بەیانیاندایە ئەمەد باسێک لەوە بکەین لەکەیدا ئەم وەرزشانە بکەین و چەند کاتژمێر بخایەنێت. پرسیارێکی جوانان. عادەتەن سیستەمی لەشی ئینسان بە دوو سیستەمی شەکە سیستەمێکیان بە ناوەزانستێکی پێوترێ سمپثاوی بە سیستەمێکیشان پاراسمپثاوی. سمپثاوی چیە؟ ئەو سیستەمەیە بڵێن بەیانیان هۆرمۆنەکانی تایبەت بە چالاکی لە بەرزترین ئاستایە تۆ گەر لەو کاتەیە وەرزش بکەی سوودێکی زۆر زیاترێ بێ وە پێچەوانی ئەوە تۆ گەر وەرزشەکەت بکەیتە شەو ئەو هۆرمۆنانی کە تایبەتە بە چالاکی لە شەوە مستەوایان بەرزەکەیتەوە ئاستیان بەرزەکەیتەوە گرفتی خەوزڕانە بۆ دروستەکە. ئەنجا خەوزڕان بزانین چیمان بۆ هێنێت ئەو کەسانی کە شەوان درەنگە خەون تووشی کێشەیە کە بن کە هۆرمۆنی گەشیان ئیش ناکات. هۆرمۆنی گەشە عادەتەن لە خەوی سەعات دەی شەو بۆ چواری بەیانی ئەگەر بکەیتە خەوی قوڵەوە لەو کاتەیە ئەکتیڤە بێ و ئیشەکە. ئەم هۆرمۆنە پەیوەندی هەیە بە تەندروست باشی مرۆڤەوە ڕاستەوخۆ پەیوەندی هەیە بە ڕێژەی ماسوولکەی مرۆڤەوە ینی ڕێژەی زۆرە بێ. ئەم هۆرمۆنەکە ئاستی بەرز بوو ئۆتۆماتیکی خۆی چەوری جیسم کەمە بێتەوە. ئەمە جگە لەوەی کۆمەڵێک هەرچی مەسائلی تەندروستی هەیە پەیوەندی هەیە بەم هۆرمۆنەوە کە ئێمە فەرامۆشمان کردو شەوان درەنگە خەوین ئەمەمان بە هەل زانیوە ئێستا کە دەوام نییە کە ئەمە هەڵەیەکی زۆر زۆر گەورەیەتی کەوتوین. ئەنجا من حەزەکەم لێرەوە پێت بڵێم کە چۆن وا بکەین بتوانین شەوان زوو بخەوین ئەمە زۆر زۆر گرنگە. یەکەم شت هەوڵ بین بەیانیان زوو لە خەو هەستین دووهەم شت وەرزشێکی گونجاو بە پێی تەمەن و ئاستی خۆمان بکەین سێهەم شت لە هیچ کاتێکی ڕۆژان نەخەوین چونکە لە کوالەتی خەوی شەومانە بە. چوارەم لە دوای ئێوارەوە هەوڵ بین هیچ مادەیەک نەخۆین کە کافینی تیاابێ وەکو چاو قاوە لەوانەیە بۆ هەندێک کەس بە پێچوانەوە ئیشکا بەس بۆ زۆرینەی کەس قاوە و چا مادەیەکی وریاکەرەوەیە نایڵێ بخەویت. هەوڵ بین بە چەند کاتژمێرێک یاخود کاتژمێرێک پێش ئەوەی بخەوین سیری هیچ شاشەیەک نەکەین نە شاشەی تەلەڤیزۆن نە شاشەی ئایپاد طبعاً بۆ مناڵە بێت زیاتر بێت زیاد لە سەعات و 2 سەعات ئەمە واکات توانیت بکەویتە خەوێکی قوڵەوە زوش بخەویت. مامۆستا باسێک لە ژەمەکانی خۆراک و خۆراکانە بکەین کە ڕۆژانە ئیخۆین ئەمانە پێویستە چۆن بێت تا چەند پێویستە لە ئێستادا ژەمە خۆراکەکانمان ڕێکخراوە بێ بۆ ئەوی نەبێتە هۆکارێک تەندروستیمان تێک با و لە هەمان کاتیشدا لە شولاریشمان تێک بدات. بەڵێ ئێمە 6 ڕێگەزی سەرەکی خۆراکمان هەیە کاربۆهیدرات وەکو بەرهەمەکانی دانەوێڵە و میوە چاوریەکان وەکو گۆز و چەرەسات بەعام ئەڤەگادۆ لە میوەکانە پرۆتینمانی وەکو هەموو بەرهەمە ئاژەڵیەکان گۆشتەکان هەر هەمووی لەگەڵ هێلکە و ئەمانەیە کە ئەم سیانە کۆنتترۆلی کێشی ئێمە کارەگە ڕێکی بخەین عادەتەن کاربۆهیدرات کرد لە خۆراکەکانمانە زۆر بێت نەکرێتەوە بە وزە ئەگۆڕێت بۆ چاوری لەبەرەوە بێ ئێمە ئاگامان لەوە بێ ڕێژەیەکی کەمتر لە کاربۆهیدرات خۆین بەرهەمەکانی دانەوێڵە و شەکر و ئەمانە بەرامبەر بەوە چاوریەکان و چاوریە سوود بەخشەکان تەمان بیرمان نەچێ لەگەڵ پرۆتینە زیاد بکەین. وەک سێت ڕێگەزی ترمان هەیە ئاو ڤیتامین و خێوکانزاکان کە ئەمانەی یارمەتی دەرن بۆ زیندە چالاشەکانی لەش هیچ پەیوەندیشان نیە بە زیادکردنی کێش و کەمکردنی کێشەوە. مامۆستا زۆر کەس هەیە کە لە ئێستادا ڕجێمەکە ئەمە بزانم کە باشترین ڕجێم چییە کە ئێستا بەکار بهێنرێت و بکرێت و ڕۆژانە سوودمان پێ بگەێنێت. زۆر ڕێجیم هەیە یەکێک لەوانە کە ئێستا خەڵک زۆر پێڕێوێکە کیتۆدایەتەکە بە هیچ جۆرێک بۆ ئێستا ناگونجێت. کیتۆدایەت جارێ پێناسەیەکی بکەین زانین چێکی تۆدایەت ڕێجیمێکە کە کەسەکە لە سا هەفتەی خواردنەکانێکە بە چاوری تەندروست و لە سا 20 خواردنەکانێکە بە پرۆتین و لە سا 5 جێمێنێتەوە بە کاربۆهیدرات. ئەم ڕێجیمە بەرگری لەشدا ئەبەزێنێت و لە سەرەتای دەستکردن بەم ڕێجیمەیە گرفتێکمان بۆ دروستەکە هاوشێوەی ئەم پەتای کۆرۆنایە نیشانەکانی وەکو ئەوەیە بڵێن شتێک هەیە پێوتری ئەنفلۆنزای کیتۆ یا پەتای کیتۆی پێڵێن نیشانەکانی ڕێک وەکو ئەو وایە کە ئەم نەخۆشی کۆرۆنایەت گرت بێ ئەنجا بۆی تووشی ئەو دڵە ڕاوکێ نەبیت
واز لەمایان بێنین باشترە باشترین ڕێجیم بۆ ئێستا کە من بە باشی بزانم و هەمیشە پشتیشی پێبەستم ئینترمیدیەت فاستین یاخود بە ڕۆژبوونی پچڕ ئەمەیان چۆنە ڕۆژەکەکین بە سێ بەشەوە 8 ساعتی بۆ خەودانین 8 ساعتی بە ڕۆژوە بین بەس بە ڕۆژبوونەکە ئەو هەچ لەمەنیە کە کالۆریمان نایەتێ ڕێگە پێدراوە 8 ساعتیش دوو ژەم خواردنی تەندروستی تیاخۆین بەمە ڕێژەی گرۆس هۆرمۆن کە باسمان کە چەند سوودی هەیە لە خانمانە بە ڕێژەی لە 100 تا 1300 بەرزە بێتەوە و لە ڕێگە زیینێرە بە ڕێژەی لە 100 تا 2000 بەرزە بێتەوە هەم تەندروستێکی باشمان بەدەستێنە هەم سوودە ئەوەی کە بە چاوی بینین ئەوەش بە ئاسانی توانین ببینین. مامۆستا با باسێک لەو کەسانە بکەین کە پێشتر لە هۆڵەکانی لەش جوانی دابوون و ئێستا بەهۆی قەدەغی هاتوو چۆن ناتوانم بچنە هۆڵەکانی لەش جوانی ئەمە بزانم کە لە ئێستادا پێویستە و کەسانە چی بکەن؟ ئەو کەسانە من پیانەڵم دڵتەنگ مەبن لەبەرەوەی لێکێک لە بنەماکانی زانستی ڕاهێنان یا بنەماکانی ڕاهێنانی وەرزشی ئەڵێ گۆڕینی ریتمە گۆڕینی ئەو شێوازێک کە فترەیەکی زۆرە لە سەری بووی بیگۆڕا یەکێک لە بنەماکانی تر ئەڵێ نەرمیە هەمیشە باسیوا کە مەگەرێکێک نەخۆش بێت ڕاهێنەرەکەی و ڕۆژە لەوانێ ڕاهێنانەکەی بۆ ئاسان بکە ئێمە نەخۆش نین لەخوا بەزابێ با ئێستا ئەمە بە فرسەت بزانین ئەو بنەمانی تری ڕاهێنان تەطبیق بکەین ڕاهێنانەکانمانە گۆڕین لە ماڵەوە ڕاهێنانی خۆمانەکەین بە هەمان کوالیتی و بە هەمان شێواز کە کاریگەری ئەو ڕاهێنانە نەی هەبێت کە لە جیم کردومانە. ئەمێ باسێک لۆ بکەین ئەو یاریزانانی کە تەواوکەرە خۆراکیەکانیان بەکارهێنەوە ئایا لە ئێستادا پێویستە بەکاری بهێنن یاخۆت نابێت بەکاری بهێنن؟ ئەتوانێت بەکاری بێنێت ئەگەر ئەزانێت ڕاهێنانەکانی هەمان کوالیتی و هەمان کاریگەری ئەو ڕاهێنانەی پێشووی هەیە ئەگەر ئەزانێت بەو شێوەیە ناتوانێت ڕاهێنانەکانی ئەنجام بات یا کەمی بکاتەوە یا هەرماوەیەک وازی لێبێنێت گونجاوە. مامۆستا با باسێک لەو کەسانە بکەین کە پێشتر وەرزشیان کردو لە هۆڵەکانی لەش جوانی لە ئێستادا باس لەوەکەن بەداخۆ بە کاتێکی زۆر کەم ڕێژێکی زۆر لە کێشیان زیاد ئەکات هۆکاری ئەمە تەنها بۆنە جوڵاندن و تێکچوونی خەو خۆراکیان ئەگەڕێتەوە یاخۆت بۆ باری دەرونیش ئاگەڕێتەوە ئەوانی کە کێشیان زیای کردو کاتی خۆی با بزانین سەبەبەکە چی بووە سەبەبەکە و خواردن و خۆراکی کە بە شێوەیەکی ناتەندروست خواردویانە هۆرمۆنێکی لە جیسما تێکگاوە پێوترێ هۆرمۆنی ئەنسۆلین هۆرمۆنی ئەنسۆلین کلیلی کردنەوەی خانەیە بۆ ئەوەی خۆراکی تێبچێت ئەم هۆرمۆنە پێویستی بە 9 مانگ هەیە بۆ چارەسەر بوون ینی تۆ گەر وەرزشێکی تەندروست و خۆراکێکی تەندروست بووی پێویستی بەوەیە 9 مانگی پێویستە تا چاکە بێتەوە ئەم کەسە لەوانەیە 2 مانگ بەدەستی کردێ بە وەرزشکردن نەگەیشت بێتەوە ئاستی کە ئەم کلیلە ئەم هۆرمۆنە چاک بکاتەوە بۆیە کە ئێستا وەرزشەکانی کەم کردوتەوە تۆزێت چۆتۆ سەر ڕیتمە کۆنەکەی جاران بە خێرایی هەست بەواکە کە کێشی زیاکاتەوە پێویستە هەر لەسەر ئەو ڕیتمەی کاتی ڕاهێنانی وەرزشیەکان بڕات کە چۆن لە هەوڵەکە وەرزشیەکان ڕاهێنانی کردووە خەوە خۆراکی چۆن ڕێک کردووە وەرزشەکانی لەوێ چۆن کردووە لێرە بە وەرزشێکی بەدیل وەرزشێکی جێبیرەوە ئەو وەرزشەکانی ئەنجام بات هەتاوکو نۆمانگەکەی تەواوەکات و ئەو هۆرمۆنەی چارەسەرە بێت. مامۆستا با باسێک لەوە بکەین کە زۆر کەس هەن باس لەوە ئەکەن کە ڕۆژانە ئەو وەرزشانەی ئەیکەن تا چەند کاریگەری ئەبێت لەسەریان وە ئەگەر بە چاودێری ڕاهێنەران نەبێت ئایا کاریگەری ئەبێت لەسەر ئەوەی کە ئەو وەرزشانە بە خراپی ئەنجام بدەن لە ماڵەوە و ئەبێتە هۆکارێک زیان بە لەشیان بگەێنێت؟ من پێم وتیە بێ و کەسە باگراوندێکی وەرزشی هەبێت ئەگەر نەیبێت پێویستە پەیوەندی بە ڕاهێنەرەکەیەوە بکات منهەجێکی بۆ دانێ لە ماڵەوە لەسەری بڕات یا هەنێ ڕێنمایی تایبەتی لێوەرگرێ یاریزانە ئازبەرزەکان کێشەی ئەمەیان نییە چونکە ئەزانن کە چۆن کۆنتترۆلی خۆیان بکەن چ وەرزشێک بۆ ئەوان گورجاوە وەرزشە جێگرەوەکان چییە کە بتوانن لە ماڵەوە بیکەن بەس ئەو کەسانی کە سەرەتان من ڕێنماییانەکەم پەیوەندی بە ڕاهێنەرەکانیانەوە بکەن پرۆگرامیان لێوەرگرن خۆی ئێستا لەخوا بەزابێ ئەتەرنێت و هێڵەکانی ئەتەرنێت لە کارایە ئەتوانێت هەر لە ماڵەوە ڕاهێنەرەکەی وەرزشەکەی پیشانات بڵێ بەم شێوازە بیکە بۆی تووشی و گرفتانە نەبێت. مامۆستا با باسێک لەو وەرزشانە بکەین کە بۆ چارەسەر بەکارە هێنرێ زۆر کەس هەیە وەرزش وەکو چارەسەری قاچ ئێشە پشت ئێشە بەکار ئەهێنێت ئەمەوێت باسێک لەوانە بکەین تا چەند گرنگە لە ژێر چاودێری ڕاهێنەرەکان دابێت کە ئەنجامی بدات وە وەگەزانین کە لەناو هۆڵەکانی لەش جوانیدا بە ئامێرەکان ئەم وەرزشانە کراوە ئەمە تا ئێستا هیچ جێگرەوەیەک نییە لە ماڵەوە پێویستە ئەو کەسانە چی بکەن؟ جێگرەوە هەیە گەڕاهێنەرەکەی بتوانێت بۆی کۆنتترۆل بکات
هەموو وەرزشێک جێگرەوەی خۆی هەیە ئەتوانێت بە دیلی ئەوە ڕێنمایی بکات ئەو وەرزشانە. بەستم لەو بکە لە ماڵ و ئامێریکان نییە بۆیە جێگرەوەی نییە شەرت نێتەوە وەرزشەکان بە ئامێرکەی وەرزش هێتوانی تەنها بە کێشی جەستەی خۆت بیکەی و زۆر کاریگەری شێبێت و زۆر بە باشیێتوانی بیکەی ئەوە لەسەر ڕاهێنەرەکەیەتی کە پێی بڵێ کە چ وەرزشێک بۆ ئەو گونجاوە بەس ئەوەی کەمێ باسی بکەم هەج وەرزشێک کە زانی زیانی پێگەێنە زانی ئازاریە عزیێتە باواز لەوە بێنێ بچێ وەرزشێکی تر هەڵبژێرێت. مامۆستا با بەسێک لە مناڵان بکەین تا چەند گرنگە منداڵانیش بەشدار بن لە وەرزشکردن وەگەزانین کە لە ئێستادا بەداخەوە زۆربەی کاتەکانیان بە ئایپاد و یاریکردن بەسەر ئەبن ئەمێ بزانم تا چەند گرنگە دایکان و باوکان ئامۆژگاریان کەن لەگەڵ خۆیاندا کە جوڵە وەرزشیەکانەکەن ئەوانیش بەشداری پێ بکەن. تەبان ئەمە کاتێکی زۆر گرنگە بۆ لێک نزیکبوونەوەی خێزانەکان ئەتوانێت لە ڕێی هەندێک یاری بچووکراوە تۆ ئەو وەرزشانە بە مناڵەکەت بکەی بۆ نمونە لە یوتیوب ئەتوانی زۆر بگەڕی بۆ ئەو یاریە بچووکراوانە میزەڵانێک بێنە لەگەڵ مناڵەکە تیاری پێ بکە هەم دڵی خۆشەکەی کە دڵە خۆشکردمان سیستەمی وەرگری لەشی مناڵەکەش و خۆشە بەرزە بێتەوە هەم جوڵەیەکیشی پێەکەی هەناسە بەرچی پێەکەی هەموو کاریگەری وەرزشی ئەوانی کە وەرزش بێتە بەخشێ لەو جوڵانە ئەتوانی لە مناڵەکە تا بە دەری بخەی وەجگە لەمە کۆمەڵێک وەرزشی تر هەیە وەرزشی مێشکە مەسەلەن نەتوانی لەو فتریا فێری شەترەنجی بکەی کۆمەڵێک یاری تر هەیە ڕاستە بە مێشکە کرێت وەکو عملی حسابی و ئەمانە هەیە ئەتوانی لەگەڵ مناڵەکە تا دانیشی ئەمانی پێ بکەیت کە زۆر سوودی پێگەێنێت ئایپاد شتێکی ناڵم خراپە بە زۆر باشیش نییە گەر مناڵەکە بەردەوام بێ و لەسەری مدمین ببێ. هەمان ئەو جوڵانی ئێمە کە ئەیکین لە وەرزشکردندا ئەوانیش دووباری بکەنەوە کاریگەری نابێت لەسەریان یا خۆت پێویستە ئەوانیش وەرزشێکی تایبەتیان بۆ دابن. ئاستی مناڵەکە ئەزانێت ئایا ئاستی مناڵەکە لەگەڵ دایک و باوکیا ئاستێکی زۆر جیاوازن چونکە جاری وایە مناڵەکە لە دایک و باوکەکە باشترە ئەگەر ئەزانن لێک ئاستان ئەتوانن بیکەن یاخود ئەتوانێت وا بکات مناڵەکە بە شێوەیەکی ئاسانتر وەرزشەکانی لەگەڵ ئەنجام بات مەسەلەن عەدەدی تیکرارەکانی کە ئەیکات با مناڵەکە کەمتر بکە یاخود ئەو جوڵانە بەس باشترین شت بەڕای من یاری بچووکراوەیە بۆ مناڵ چونکە مناڵ چێژی لێبینێت کۆمەڵێک یاری بچووکراوە هەیە من لە پەیجی تایبەتی خۆم لە فەیسبوک زۆرم دابەزانوە ئەتوانن سوود لەوانە ببینن و لە یوتیوبیش زۆر هەیە کە مناڵەکە توانێت چێژی لێ ببینێت. مامۆستا با باسێک لەوە بکەین لە پێش بڵاوبوورەوەی نەخۆشی کۆڕنا زۆر کەسمانە بینی لە شەقام و لە پارکەکان ڕاکردنیانە کرد وەرزشیان ئەنجام ئەدا ئەمە بزانم کە لە ئێستادا پێویستە چی بکەن بۆ جێگرەوەی ئەوەی کا ڕۆشتن ڕێگە ڕۆشتن بکەن لە ماڵەوە. وەکو پێم وتید ئەو کەسانی کە ڕاکردنیان کردووە ئەمان جانەوە بۆ چاوری پسووتێنن زیاتر لێدانی دڵیان زیاب بکە هەناسە بڕکیان پێ بکە بە دیلی ئەمانە چییە کۆمەڵێک وەرزشی زۆر هەیە ئەگەر ئاستت بەرزە من ڕێنمایی تەکەم ئەڵێم بڕۆ وەرزشی تاواتا بکە لە یوتیوب هەر بنووسە تاواتا لەگەڵ بیکە زۆر گونجاو لە پەیجی تایبەتی خۆشم ڤیدیۆیەکەم تایبەت بۆ داناوە کۆمەڵێک وەرزشی تر هەیە ئایرۆبیک زومبا ئەمانە کە زۆر باون لە ناو خانمانە بە تایبەتی هەمانە و کاریگەریانەیە بێ کە توانێت ڕەگەزی نێر و ڕەگەزی مێژ ئەنجامی بات پەتپەتێن ئەتوانی ئەنجامی بیت بەڵام ئاگاد لێبێ پەتپەتێنێکە کە لە وەرزشانەی زۆر بە خێرایی لێدانی دڵ وەرزەکاتەوە ئەبێ بزانی چۆن کۆنتترۆلەکەی هەر نەبوو وەکووتمان هەڵپەرچیەکی کوردی و گۆرانێکی خۆشی بخەرە سەر ئەمە زۆر گونجاو هەمان کاریگەری شێبێ. مامۆستا با باسێک لەوە بکەین زۆربەی کەسەکان کە لە ماڵۆن باس لەوەکەن کە ئەگەر لە ژێر چاودێری ڕاهێنەرەکان نەبن تااقەتی یاریکردنیان نیە بۆ ئەم حاڵەتە پێویستە چی بکرێت. ئەمە لە ئێستا خۆی کۆنتترۆلی خۆی بکات خۆی باوەڕ بەوە بێنێت کە زروفێک هاتۆتە پێشەوە ئەبێت خۆی مەسوولی خۆی بێت خۆی بەرپرس بێ لە خۆی وەکو وتمان ئەتەرنێت و مۆبایل و ئەمانە هەیە زۆر بە باشی ئەتوانێت پەیوەندی بکە بە ڕاهێنەرەکەیەوە سوود لەو تاقەیە ببینێت کە ڕاهێنەرەکەی پێبەخشێت لەوانەیە بە دوو کەلیمە قسەی ڕاهێنەرەکەی وزەیەکی باشی پێ ببەخشێ و بتوانێت بکێتەوە سەر ڕاهێنان بە شێوەیەکی باش ئەتوانێت دەمانێت پێڕۆ بکات. مامۆستا با باسێک لە ئەو جۆرە ڕجیمکردنە بکەین کە بەڕێزت باست کرد بە ڕۆژوبوونی پسڕکە ئەمەوێت بزانم کە کاتەکانی چۆن بێ لەکەیدا بە ڕۆژوو بین بۆکەی و لە بەیانیان تاوەکو 8 ساعتەکە تەواو بێت یاخود لە دوای 8 ساعتەکە تەواو ئەبێت و لە ئێواراندا کەنان ئەخورێت ئێمە بتوانین کە ئەو ژەمە تەواو بخۆین و بەدەستی بهێن. ئەگەر ئێمە سەعات 10 شۆ بخەوین بۆ نمونە
هەشتی بەیانی هەستین ئەمە 8 ساعت لە هەشتی بەیانی هەتاوکو دوینی وەڕۆ ئەمە 8 ساعتی ترکە بە ڕۆژینتیایە کەواتە ئەمە 16 ساعت ئێمە هیچمان نەخوارد جگە لە ئاو و قاوە و چاو ئەم خۆراکانی کە کافاینیان تایە یاخۆن بڵێن کالۆریان کەمە لە دوای ئەوە لە سعات دوینی وەڕۆ تا دەی شەو تۆ ڕێگە پێدراوی بە دوو ژەم خۆراکی تەندروستی باش کە هەموو ڕێگەزە خۆراکیەکانی تیاوێ بە تایبەتی پرۆتین بە دەرەجەی 1 چاوری بە دەرەجەی 2 کاربۆهیدرات بە دەرەجەی 3 وەزای دەنزەڵاتەوە ئەو مادانی کە فایبەری تیا ئەگەر عکس بکرێتەوە واتای خواردنەکان کەمتر بکرێتەوە لەو کاتەدا ئایا کاریگەری نابێت لەسەر لەشمان و لەسەر تەندروستیمان یعنی هەر سێ ژەمەکەی جاران بێ نانە هەر ئەو دوو ژەمە بێ بەڵام ئەو خۆراکە چاور و کاربۆهیدراتەکان نەخورێت تێیدا کاربۆهیدراتەکان کەمەکەینەوە هەر هەمان مەبەستەکەی منە بەس مقابلی ئەوەی کە تۆ کاربۆهیدراتی کەم کردوێتەوە پرۆتین زیاکەین واتە گۆشت و هێلکە و ئەمانە چونکە خۆی لە خۆیان پرۆتین کاتێککە ئەی خۆی پێویستی بە وزەیەکی زۆرە بۆی گەدە سەرفی بکات بۆی گەدە شی بکاتەوە لەبەرەوە خواردنی پرۆتین زۆر زۆر گرنگە بەڵێ ئەگەر کاتەکانیان عکس بکەینەوە مامۆستا باس لەوە بکەین کە لە بەیانیاندا بتوانین خۆراکە تەواوەکان بخۆین و لە شەودا بە ڕۆژوو بین ئێمە ئەوە چۆن نەبێت ئەمە گونجاو نابێت سەراحەت لەبەرەوەی ئێمە وتمان هەتا لە شەو نزیک بینەوە پێویستە خۆراکەکانمان کەم بکەینەوە خۆراکەکان عادەتەن لە بەیانیان نابی خۆی باشترە یاخود بڵێن لە عەسرا نابی خۆی باشترە نێڵی بگاتە شەوان چونکە لە شەوانە هۆرمۆنی ئەنسۆلین جارێکی تر بەرزەکاتەوە کەم هۆرمۆنی ئەنسۆلینە دژی هۆرمۆنی گەشەیە نایڵێت هۆرمۆنی گەشەکە بە باشی ئیش بکات ئێمەش هەموو ئەم پرۆسی کە جێبەجێەکەین تەنها و تەنها لەبەر خاتری بەرزکردنەوەی ئاستی هۆرمۆنی گەشەیە ئەو خواردنەوەی کە ئەخورێتەوە لە کاتی ئەم بەڕۆژبوونە بچۆ پچرانە ئەمە بزانم کە کام خواردنەوانن کە پێویستە بخورێنەوە و زیانیان نییە بۆ هەموو کەسێک و بۆ ئەو کەسانی کە ئەمەش تەطبیقەکەن ئەو خواردنەوەی کە شەکری تایە ئەمە زۆر زۆر زیانمان پێگەێنێت ئەوانی کە ئەم بە ڕۆژوو ناکەن کە شەکری خوارد لەگەڵ خواردنەکانی ئەوکوایە بە ڕۆژوو نەبوو بێت هیچ سوودێکی نابێ چونکە ئەم شەکرە لە جیسمە تۆ نیکیتەوە بە وزانێکیتەوە بە کە کالۆری و سەرفی نەکەیتەوە لە شێوەی چاوریا لە جیسماکەوە بێتەوە چونکە جیسم وا ڕاهاتووە دایمە یەکەم شت بە دوای چیاگەڕێ بە دوای کاربۆهیدرات ئاگەڕێ بە دوای شەکراگەڕێ کە بیکا بە وزا کە لی زیایە بوو جیسم لە شێوەی چاوریا لە ناوچەی کەمەرە لە ناوچەی ژێرملە لە سمت و لەمانەیە کوێکاتەوە بابەستێک لە خواردنی شەوان بکەین مامۆستا ئێستا خواردنی شەوان زیادی کردووە ئەمە بزانم ئەمە تا چەند کاریگەری هەیە لەسەر زیادبوونی کێشی لەش و لەسەر تەندروستی ئەمە هەڵەکەیە کە لەگەڵ بەڕۆژبوونی پچڕا باسمان کرد هۆرمۆنی ئەنسۆلینەکە بۆ بەرزەکاتەوە ڕێژەیەکی زۆر لەو هۆرمۆنە دەرەیە خانەکانە بۆ کاتەوە و خواردنیشی تێچێ و هیچ جوڵەیەکیشی لەسەر ناکەیت ناکرێتەوە بە وزە ئەمە بێ بەچی بێ بە قەڵەوی و زانێکی زۆرمان پێگەێنێت دەستەکانە خۆش بێ سپاس بۆ ئامادەبوون سپاس بۆ زانیاریەکان بەڵێ سپاس بۆ مامۆستا ڕەوەند محەممەد ماستەر لە زانستی ڕاهێنان و مامۆستای زانکۆ کا بەشێکی ڕاستەوخۆ لەمان بوو بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان پێشڕۆ بەشێکی ڕاستەوخۆ لە سلێمانی و لەگەڵمانایە پێشڕۆ سڵاو لێوێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکان لای تۆ چین سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی گەلی کوردستان دیارە ئەمڕۆژ وەکو هەر ڕۆژاکی تر پێێنینە ناو ڕۆژێکی نوێی قەدەغی هاتچۆ لە شاری سلێمانی بێگومان لەگەڵ ڕاگەیاندنی قەدەغی هاتچۆیە هێزە ئەمنیەکان و تەندروستکاران و سەرجەم ئەو کەسانەی کە پاراستنی ژیان و تەندروستی هاوڵاتیانیان لەسەر شانە ئەمانە لەسەر شەقامەکان ئەبیندرێن بۆ خزمەتکردنی هاوڵاتیان و بۆ ڕێگریکردن لە بڵاوبوونەوە و تەشەنەسەندنی زیاتری ڤایرۆسی کۆرۆنا. ئێستا ئێمە لە بەردەم قایمقامیەتی شاری سلێمانین. دیارە لێرە لیژناوبەشەکانی قایمقامیەت بەردەوام یەکێک بوونە لەو لیژنانەی کە ئەندامن لە لیژنەی باڵای ئۆپراسیۆنی شاری سلێمانیە ئەمان کار و چالاکیان هەیە. من ئەمەوێ لەگەڵ خۆیان قسە بکەین ئەم ڕۆژکارەکانیان چۆنەوە لە چەند ڕۆژی ڕابردوو چیان کردووە. ئەگەر کاک لەشکر بێتە لای مایکەکەی گەلی کوردستان کاک لەشکرەمەوێ لێەوە دەست پێ بکەین ئەم ڕۆژ پێ ئەخینە ناو ڕۆژێکی نوێی قەدەغی هاتچۆوە. لیژنەکانی ئێوە لەم ڕۆیە کارەکانتان چۆن دەست پێ ئەەکەنەوە جیاوازترە لە ڕۆژانی تر یاخود هەر ئاسایی هەروەکو هەر ڕۆژەکانی تر
کارەکانتانە ڕۆبڕێەوە. دەستان خۆش بێ دو بە دوای دەرچوونی بڕیارەکەی وەزارەتی ناوخۆ ئێمە ڕاستخۆ بەڕست قایمخامی سینەمایی لە ژاوەشەکانی ڕاستپارت تا درنگانێکی شەو لە شوێنە گەشتەکانی پارێزگای سلێمانی بوون بەوەی کە ڕێگە نەدێن گرانی نرخ دروست بێت لە ناو فرۆشگاکانی ناو سلێمانی لەبەرەوەی کە حاڵەتێکی ناسایی ڕاگەێنرا بەشێکی زۆری مارکێت و نانەوخانە و فڕنی سەمونەوەوانە لۆدێکی زۆری کەوتە سەر هاوڵاتیان ترسیوان هەیە کە درێژکرێتەوە بۆیە لیژناوبەشەکانی قایمخانی سلێمانی تا کاتژمێرێک و نیشەوە شەو لە ئەرکدابوون بۆ مەسی جێبەجێکردنی ڕێنمایەکان و بەداچوون بۆ شوێنانە کە کاری فرۆشتنی لێکرێ ئەمڕۆژ بە هەمان شێوە تاکو 12 نیوەڕۆ بەڕستان ئاگادارن کە ئەو شوێنانەی کە پێشتر بە پێی ڕێنمایەکان ڕێگە پێدراوە سەردانی ئەو شوێنانەکەن بە مەسی جێبەجێکردنی ڕێنمایەکان لە کاتژمێر 12 شەوە ئێمە ئەو بڕیارەی وەزارەتی ناوخۆ جێبەجێکردین کە قەدەغەکردنی فرۆشتنی هەموو خواردن و پێداویستەکان لە فرۆشگاکان لە نانەوخانە و فڕنی سەمون و شوێنانش کە پێشتر بە پێی ڕێنمایەکە ڕێگە پێدرا بوو بۆ مەبەستە چی پێویست بێ ئێمە وەکو لیژناوبەشەکانی قایمخانە سلێمانی بە سەرپەرشتی بەڕست قایمی سلێمانی ئەمڕۆ ئەنجامێدین. باشە کاک لەشکر زۆر کات کە بۆ نمونە ئەبینین ڕاگەیەندراوێک لە درنگانی شەوە یاخود وەزارەتی ناوخۆ دەریەکە یاخود لایەنێکی پەیوەندیدار بە پاراستنی ژیانی هاوڵاتیان دەریەکات ئەبینین هاوڵاتیان ڕۆکەنە مارکێت و شوێنەکان وەکو ئێستا تۆ باست کرد ئێوە وەکو لیژنەکانتان لەو کاتانەیە چاودێرن بەسەر ئەم مارکێت و شوێنانەوە کە نرخ بەرز نەکەنەوە یاخود ئەگەر کەسی نرخی بەرز کردەوە ئێوە چۆن مامەڵی لەگەڵاکەن وەکو بەڕێز ئاماژە پێکرد بڕیارەکە پێشتر ئامەدسازی بۆ نەکرابوو ینی بەلانێکەوە 20 کاتژمێردانرا بۆ ئەوەی کە بە تەواتی کۆنتترۆلی وەساکە بکرێ بەڵام لەگەڵەوەشدا ئێمە 20 کاتژمێر لە ئەرکداین دوای دەرچوونی ڕێنمایەکە لەلایەن بڕیارەکە لایەن وەزارەتی ناوخۆ ڕاستخۆیمە بڕیارەکەمان بەداچوون بۆ کرد بۆی کە لە ناو مارکێت و نانەوخانە و فڕنی سەمون و فرۆشگاکانی خواردنی وشکە خواردن گران ناوێت بە دڵنیاییەوە هەموو تیمەکانمان ئەم شۆ لە ئەرکدابوون ڕێگەمان نەیەوە گرانفرۆشی لە ناو پارێزگای سلێمانیا بکرێت. کاک لەشکرتۆ بێزگەلەوەی کە ئێستا سەرۆکی لیژناوبەشەکانی قایمقامەتی خۆت تەندروستکاری ئەمەوێ ئەوە لە تۆ بپرسم ئەم 48 سەعاتەی کە ڕاگەیەندراوە هەموو جوڵەیەک ڕائەوەستێ دوکانەکان ڕائەوەستێ ئەمە هۆکارەکە ئەوەیە ئەم ڤایرۆسە زۆر بڵاوی کردەوە یاخۆت هۆکارەکە ئەوەیە ئەتانەوێ وەکو تەندروستکاران وەکو لایەنە ئەمنیەکان وەکو حکوومەتی هەرێم وەکو ئیدارەی ئەم شارە تەندروستی هاوڵاتیانتان بپارێزن یاخۆ زیادی کردووە. بە دڵنیاییەوە مەترسیەکە گەورەیە ئێمە دوێنێ ڕامانگەیان لە ڕێگەی بەڕێستانەوە کە مەترسیەکە لە سەرەتای دروستبوونی ڤایرۆسەکە لە هەرێمی کوردستان و پارێزگای سلێمانی زیاترە ڕۆژانە چەندین کەس لە پارێزگاکانی هەرێمی کوردستان تووشە بن بەڕێستان ئاگاتان لێ دوێنێ لە ڕێگەی ئافرەتێکەوە کە سەردانی پرسەیەکی کردووە لە شاری هەولێر زۆرترین هاوڵاتی توش کردووە بۆیە ئێمە وەکو هەموو وەکو بەڕێواتی گشتی تەندروستی سلێمانی کە نوێنەی بەڕێواتی گشتی تەندروستی سلێمانی لە لیژناوبەشەکانی قایمخانە سلێمانی پێشتر بەڕێوەبەری گشتی تەندروستی سلێمانیش ڕایگەیاندووە ئێمە پێمان باشە بە هەموو جۆرێک جوڵات تاکو و 15 تا ڕاتێکی زۆر سنووردار بکرێت هاوڵاتیان نێنە دەرەوە لە ماڵەکانیان ڕێنمایەکان جێبەجێکەن لە شوێنەکان خەرباڵغی دروست نەکەن چونکە خۆتان نەزانن ئەم ڤایرۆسە لە ڕێگەی بەرکەوتن و لە ڕێگەی خەرباڵغیەوە زۆر بە ئاسانیەک گوێزرێتەوە ئەگەر ژمارەکەش کێسا گەیشتۆتە نزیکی 200 کەس ئەوانەی کە توشبوون لە هەرێمی کوردستان سپاس بەخوا بەشێکیان باش بوونەوە بەڵام ئەگەر ژمارەکە بە چەند هێندە زیادکە بە دڵنیاییەوە لایەن تەندروستیەکانی هەرێمی کوردستان لەتوانیان نییە ئەو هەموو نەخۆشە لە نەخۆشخانەکانە بمێنەوە بۆیە باشترین ڕێگا بۆ خۆپارێزی هاوڵاتیان مانەوەیانە لە ماڵەکان تێکەڵیان نەبوونە لەگەڵ خەڵک سەردانی نەکردنی ئەو شوێنانەیە کە هاوڵاتی سەردانیەکە لەبەرەوەی کە خوانە خواستەوەکو ئەوی هەولێر ڕوویە ئەم حاڵەتەش کە بەشێکی زۆری هۆکارەکەی ئەو بوو کە دوێنێ لە پارێزگای هەولێر ئافرەتێک کە تووشی نەخۆشیەکە بووە سەردانی پرسەی کردووە بەشێکی زۆر لەو حاڵەتانی لە پرسەکە بوون ڕێگەی بەرکەوتنەوە تووشی ڤایرۆسەکە بوون بۆیە ئێمە لە پێشتری شارڕێژێنی پێویستمان گرتووە دەبەرەوەکو پارێزگای سلێمانی و وەکو قایمقامەتی سلێمانی و تەندروستی سلێمانی پێش ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاری قەدەغەکردنی هاتشۆ و حاڵەتی ناسایی ڕاگەێنێ ئێمە وەکو لایەنە پەیوەندیدارەکانی پارێزگای سلێمانی داوامان کردووە. باشە وردەوردەوە نزیکە بینەوە 2 سەعاتێکمان ماوە لەوەی کە ئەم بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە تەواو جوڵا و هەموو شتێک ڕابۆستێ ئەو کەسانی کە سەرپێچیەکەن چۆن مامەڵیان لەگەڵاکرێ وە سزایان چی ئەبێت هەر ڕێنمایەک لەلایەن بەڕێز پارێزگاری سلێمانی و قایمقامی سلێمانی و دەرچێ ئێمە ڕاستخۆ و لیژناوبەشەکانی قایمقامەتی سلێمانی ئەخێنە بواری جێبەجێکردنەوە دو بەدوای ڕێنمایەکەی وەزارەتی ناوخۆ دەرچووە ئێمە چاوەڕێی فەرمانی بەڕێز پارێزگار و قایمقامی سلێمانی ئەکەین هەر بڕیارەکەمان بیان ئێمە بە زووتری کات ئەخێنە بواری جێبەجێکردنەوە. دەستخۆش زۆر سپاس بۆ جەنابێت هیوایەوەین ئێوەش تەندروست باش بن لەبەرەوەی هەر وەکو میدیاکاران ئێوەش بەردەوام لەگەڵ خەڵکان و لەسەر شەقامەکانن بە هیوای تەندروستی باش بوون هیوای سەلامەتی بۆ هەموو هاوڵاتیانی پارێزگای سلێمانی زۆر سپاس. دیارە ئەوەی کە گوێبیستی بوون ینی
چەند ساعاتێک ماوە بۆ ئەوەی بڕیاری تەواو ینی ڕاوەستانی جوڵا لە پارێزگەکانی هەرێمی کوردستان و لە شاری سلێمانیش کۆتایی پێبهێنرێت بۆیە لیژنەکان بەردەوام چاودێری مارکێت و دوکانەکانیان کردووە تا ئێستا بۆی بەی شێوە نرخ بەرز نەبێتەوە منەگەڕێمە لایەوە. بەڵێ سپاس بۆ پامنێرمان پێشڕۆ کا بەشێکی ڕاستەخۆ لە سلێمانی و لەگەڵمان بوو سپاس بۆ میوانەکەشی کە بۆ مایکی گەلی کوردستان دووە. بەڵێ ئازیزانم تاوای بڕگە بابەتەکانمان پێشکەشکردن شاد و سەرکەوتوون.